سلااوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەکە نیوای تەندروستی و کامەرانیتان بۆ دەخوازین. خۆشحاڵ لە بەرنامەیەکی نوێ لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بڵگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار، بەناوی خوای گەورە و میهرەبان. ئایزان سڵاوتان لێبێ و بانیتان باش، ئاسوودە و کامەران بن. بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون لە ئەمڕۆی پەیامی ڕۆژ. لە یەکێک لەو بابەتانەش کە زۆر گرینگە دەمانەوێت قسەی باسی لەسەر بکەین، ئەویش پاراستنی دارستان و هەروەها ژینگەی کوردستانە بە تایبەتی ئێستا کە گۆڕانکاری وەرزەیە کە وەرزی پاییزست پێ دەکات. کۆمەڵێک مەترسی ڕوبەڕووی دارستان و وەروها ژینگەی کوردستان دەبنەوە. میوانێکی تایبەتمان دەبێت بۆ قسەکردن لەسەر ڕێنمایی نوێ و ڕێکار و ئەو کار و چالاکی و ئامارانەی گیراونەتە بەر بۆ پارازگاریکردن لە پاراستنی ژینگەی دارستانەکان و وەروها بەگشتی ژینگەی هەرێمی کوردستان. وڵازان و خۆشەویستان، لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە هۆکارەکانی دواکەوتنی گەشەی منداڵ دەکەین. زانین گەشەی منداڵ ئەو هۆکارانە چین کەوا دەکات دوا بکرێت، وەروها نیشانەکانی چین و باز لەو هۆشیارانە دەکەین کە پێویستە دایکان و باوکان ئاگاداری بن و هەروها ئەو دڵڕاوکەی کە زۆرێک لە دایکان و باوکان تووشی دەبن بۆی کە دەبینێ منداڵەکەی لە ڕووی گەشە و پێگەشتنی و جیاوازی هەیە لەگەڵ منداڵی دیکە دایخ لەگەڵ منداڵی پێشووتر دیاناندا. ئێمە لەو تەورێماندا گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە زانین چارەسەرەکان چین بۆی کە منداڵ گەشەیەکی باش و تەندروستی هەبێت. بەڵێ کۆمەڵێک بڕگە و بابەتی تریشمان بۆ ئامادەکردوین، کۆمەڵێک زانیاریە پێکەوەی شەڵابینەری دەبین. دەستپێکیش دەچینە لای پێشبینەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. خۆشبەختانە لە عێراقدا لە هەرێمی کوردستان بەتایبەت لە زۆر لە پارێزگەکانی عێراقدا هەرێمی کوردستان خاوەنی دارستانێک و ژینگەیەکی زۆر باشەیە بۆش کە زۆرێک لە هاوڵاتیانی باشووری عێراق و ناوەڕاستی عێراق ڕوو دەکەنە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ پێی کە هەرێمی کوردستان ژینگەیەکی لەبار و وەروها ناوچەیەکی زۆر لە دارستانی هەیە. لەم تەورێماندا باز لە پاراستنی دارستان و ژینگە دەکەین بەگشتی وەروها بزانینەوە هۆکارانە چین کە ژینگە دەپارێزن و هۆشیاری هاوڵاتیان لەو بارەوە تا چەند گرنگە گفتوگۆ دەکەین لەو بارە لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئەمیت هێمن کەمەرخان بەڕێوەبەری ڕاگەیاندنی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی. کاگەمن زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ خێر بن. زۆر سپاس بۆ بەڕێز خۆشەویست. کاگەمن لە ئێستادا وەرز گۆڕانکاری بەسەردا دێت ئەو پارێزگاریانە چین کە دەبێت دارستانەکانی پێ بپارێزێت یاخود ژینگەی بەگشتی پێ بپارێزرێت. دیارە وەکو ئێوەی خۆشەویست و بەڕێز و هەروها سەرجەم هاوڵاتانی و بینەرانی خۆشەویست و بەڕێز دەزانن ئێمە وەکولانی جێبەجێکار سەرجەم کارەکانمان بە یاساکەین. دیارە ئێمە چەند یاسایەکمانەیە کە ئاژەڵ و باڵندەکان و سروشت و ژینگە و داری دارستانەکان و سەرجەم ئەرکەکانی خۆمانی پێ ئەەکەین و کارەکانی خۆمانی پێ ئەپارێزین. ژمارە یاسای ژمارەشتی ساڵی 2010 و یاسای ژمارەدەی ساڵی 2012. دیارە بەپێی ئەم یاسایانە ئەو کەسانەی کەوا پابەند نابن بە ڕێنماییەکانی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیەوە لەلایەنی ئێمەوە
دەستگیرێکرێن و ڕوبەڕووی یاسا ئەکرێنەوە. بۆیە ئێمە لە هەموو کات و سادەکانە ئێمە ڕێنماییمان بۆ سەر جەماڵاتیانی خۆشەویستێت تکایە پابند من بە ڕێنمایەکانی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانیەوە. بۆ نمونە لە کاتی گەشت و سەیرانەکانە دڵنیا بە لەوەی لە پاش خۆت لەو شوێنی کەس گەشت و سەیرانەکەی لە پاش خۆت تەواو بە تەواوی دڵنیا بە کە ئاگرەکە و پشکۆکەت کوژانۆتەوە، بۆی لە دوای تۆ کارەسات ڕوونەدا، بۆی لە دوای خۆی لە کاتی ئێوار و لە کاتی شەوەشنەبایە لی نەدا ئەم پشکۆی ببێتە هۆکاری کەوتنەوەی ئاگەر چەندین دۆنم لە پوش و پاوەن و واداری سروشتی و دەستکردش بسووتێ واروەها زەرزیان بەر ئاژەڵ و باڵندەکان بکەوێت. لەبەرەوەی ئێمە کازانین لە کاتێکە ئاگرێکەکەوێتەوە لەو کەژوچەوە بە تەنیا زەرەر بەر پوش و پاوەن و دارەکان ناکەوێت. لە کاتێکە ئەبینی باڵندەکان ئاژەڵەکان کە بێچویان لەگەڵای دڵە نایە بەجێ بێڵن خۆشیان لەگەڵ بێچۆکانیانە ئەسووتێن. واتە کەوتنەوەی ئاگر لە کەژوچێوەکان بە تەنیا زەرەری بۆ پوش و پاوەن و دار نییە، زەرری بۆ ئاژەڵ و باڵندەکانەیە، وارووا زەرەر و زیانێکی ێزگار زۆر بەرپوش و پاوەنەکەوێ. واتە ئێمە زۆر زەرورە کە پابند بین بە ڕێنماییەکان لە کاتی گەشت و سەیرانەکانت دڵنیا بە لە پاش خۆت ئەو خۆڵ و قاشاگە ئەو دەبێ ئاوە ئەو لە کاتێکە چرخێکی غاز کە فڕێدە ئەبێتەوەی تەقین و کەوتنەوەی ئاگەر زەرەر و زیانێکی ێزگار زۆر بە دار و سروشت و ژینگە و دەستکرد و سروشتی شەگەیرە. زۆر باشە کاک ئەمید هێمن بێگومان کۆمەڵێک پرسیاری گرنگ هەیە لەسەر پاراستنی ژینگەی دارستانەکان وەروە بە تایبەت بۆ وەرزی داهاتوو، بەڵام ئێستاکە وەرزی لە پاییزین تۆزێک ئەگەری کەوتنەوەی ئاگرەکان کەمترە. ئەگەر بۆی زیاتر قسە و باس و گفتوگۆکەین پێمان بڵیت بە پێوەکو بەڕێستان بەرپرسی ڕاگەاندنی پۆلیسی دارستانی سلێمانی لە ماوەی ئەم وەرزەی ڕابردوو ئەم ئەو کار و چالاکیانەی بەڕێستان هەمیش ئەو گرفت و با بڵێن قوربانیانەی دارستانەکان ئەگەر بۆمان ڕابگەێنی چەندێک سوتاوە چی بووە ئەو پێش ئەو کارانی کراوە هاوڵاتیان تا چەند پابند بوون ئەم ساڵ بەراورد بە ساڵانی تر تا چەند گرفتی تێکدانی ژینگەمان هەبووە. دیارە هەروەکو پرسیارەکەی بەڕێست کە ئاماژەی پێدەی مەبەست لە ئامارە لە مانگی یەکەوەتەوەکو ئێستاکە، بەڵام ئێمە من ئامارێکم لایە تەنیا لە ماوەی لە مانگی یەکەوە تاوەکو مانگی هەشت 437 وڵاتی دەستگیرکراوە لەسەر سەرپێچی جۆرا جۆر بەس لە ساڵی 2020 بەس تەنیا لە ساڵی 2020 لە ماوەی ئەم هەشت مانگەیە، واتە مانگی یەک بۆ مانگی هەشت جگە لەوەی کە ئێستا کە ئێمە لە 27 نۆیین، واتە جگە لە 27 ڕۆژە تەنیا لەسەر سەرپێچی جۆرا جۆر دیارە 437 وڵاتی دەستگیرکراوە. دیارە ئەمانە جۆری سەرپێچەکانیان چی بووە؟ 62 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی باڵندەیەکی بووە، 6 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی ئاژەڵ بوو وەکو بزن و کەڵەچێوی و ئاسک لە کەژوچێوەکان کە ڕاویان کردووە، 86 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی ماسی بووە. لە کاتێکە کە قەدەغی ماسیمان ڕاگەیانوە بەداخەوە کەسانێکان هەست بە مەسئولیەتیان نەکردووە چوونە ڕاویان کردووە ڕاوی ماسی کردن. ڕاوی ماسی دیارە بە زەهر یاخود بە تەقەمەنی یاخود بە ڕوومانە یاخود بە هەر جۆرە تەقەمەنی لە هەموو کات و ساتەکانە ڕاوکردن بە تەزووی کارەبە بە زەهر بە تێنتی بە ماشە بەمانە قەدەغی لە هەموو کات و ساتەکانە. بەڵام بە تایبەت ئێمە لە 15 سێوە لە کاتێکە کە کاتی زیادبوونی ماسی کاتی گەرەدانانە لەو کاتە ئێمە قەدەغە ڕائەگەین بۆ ماوەی 3 مانگ هەتا 15 ڕاوکردن بە هەموو جۆرێ حتا بە قوڵابش قەدەغەیە. دیارە 86 هاوڵاتی لەسەر ماسی بووە، 207 هاوڵاتی لەسەر زیادڕەوی بووە، زیادڕەوی لەسەر مڵکی گشتی، وارووا 68 هاوڵاتی لەسەر داربڕین بووە، داری سروشتی و دەستکرد و ئەو دارانەی کە لە کەژوچێوەکان ڕاوە هەروەکو بەڕێز ئاماژەت پێکرد لە ئێستا بەدواوە دیارە مەترسیەکە زیاترە بێ. دیارە هەندێک لە هاوڵاتیان عزرێکی ماقوڵیان هەیە ئەڵێن لەم کاتە سوتەمەنی دابەش نەکراوە، بەڵام ئێمە هەموو کات و ساتەکان ئاماژەمان پێداوە هەر کاتێک ئەم خۆشەویستانە پێویستیان بۆیە کە سوتەمەنی دابەش نەکراوە. دیارە ئێمە خۆشمان مناڵی ئەو خۆشەویستانین لەو کەژوچێەوە لەو گوندە سنوورەکانە ئەژین و سارد و سەرمایە خۆ دەزانی یەک بەرمیل نەوت دیارە بەش ناکە بە تایبەت بۆ ئەو گوندنشینانەی کە شوێنەکان سنووری و سارد و سەرمایە. ئێمە ئاگاداریانەکەینەوە کە خۆیان ئەوان لە ئێمە زیاتر ئەزانن ئەم دارە سروشتی و دەستکردانی ئەو کەژوچێەوە چەنێ سوودی هەیە بۆ ژینگە. دیارە ئەوان خۆیان ئەزانن ئەم دارە ماوەی چەند ساڵی پێدێ بەدەیان ساڵی هەتاوەکو ئەم دارە پێ ئەگا بە تەواوی، بەڵام تۆ لە چرکە ساتێکە بڕووی لە ئەم دارە لە بنەوە بڕی بەڕاستی ئەمە غەدرێکی زۆر گەورەیە. ئەو خۆشەویستانی کە خۆیان لە سنووری گوندەکانە ژین دیارە خۆشەویستێکی یەجگار زۆریان بۆ سروشت و ژینگەیە، قەت نان بێن ئەم غەڵەتە بکەن لە بنەوە ئەم دارێکە بە ماوەی دایان ساڵ ئەنجا پێگەیشت و بڕۆن لە بنەوە بیبڕن. ئێمە لە هەموو کات و ساتەکانە ئاگاداری ئەو خۆشەویستانە ئەکەینەوە ئەگەر بکرێ ئەوان خۆیان بێن ئەم دارە لە قوپۆبی دارەکە بکەن کە دارەکە زیاترەکە.
ئەو دارانی کە ڕەشە باشکانوێتی ئەو دارانی کە هینا و خانوەکانی خۆیان وشکی کردووە ئاگداری یەکە ئیداری سنوورەکە کە لژنە پێکاتوە لە هەموو قەزاوناحەکان و گونشینەکان ئەم لژنەیە پێکاتوە لە بەڕێوەبەتی پۆلیسی دارستان نوێنەری ئێمەیتایە یەکە ئیداریتایە و هەروەها لاانە پەیوەنددارەکانی ئەم لژنەکە پێکاتوە بە ئاگداری ئەوان ئەتوانن لە قوپۆپی ئەو دارانە بکەن کە دارەکە زیاتر گەشەکە ڕوو لە گەشە بکە نەوەکوەر وەکو من ئاماژەم پێدا بڕۆی لە بنەوە بیڕێ کاکامیدێ من ئەم بابەتە زۆر گرنگە یعنی ئەگەر بچێت لە قوپۆپی دارەکە بکە هەم بۆ ساڵی داهاتوو لە وەرزی بەهار دارەکە بە کوالێتێکی باشتر سەوزە بێت و هەمیش هاوڵاتیەکەی سفادەیەکە ئەم ڕێکارانە چۆنیە بادا بنێنێسە هاوڵاتیەک لە گوندێکی دوورە دەستگوێی لە بەڕێستانە ئەوێ بچێ بۆ دارستانەکەی پشتی گوندەکان کۆمەڵێکدا لێ بکاتەوە بەڵام ناوێرە لە ترسی پۆلیسی دارستان کە ئەمە جێگەی خۆشحاڵی بخۆم لە گونجیاوم جێگە دەستان دیارە دەستان خۆش بێ ئێستا هاوڵاتیان ناوێرن زۆر سروش تێک بدەن ئەبێ بچێتە کوێ بچێتە بنکەی پۆلیسی دارستانەکە بچێتە لای یەکەم یەکە ئیداریەکەی چۆن ڕێکارەکانە گیرێتە بەر مۆڵەت بە هەموو کە زەدرێ یاخود چاودێریەکرێت تۆزە ڕوونکردنەوەی زیاتر بی نەخێر بەنسبەتی مۆڵەت بە هەموو کەسە نادرێ و هاوڵا ئەو گونژینە خۆشەویستانش دیارە بەداخەوە خەڵک لە قەزاوناحەکان ئەڕوا بە مەبەستی هەندێکان بە مەبەستی جیرفان پڕکردن دێن بۆ مەبەستی غەڵوزکردن واتە هەندێک لە هاوڵاتیان خۆشەویستان پێڵەن ڕەژوو دێن کوورە دروست دەکەن دیارە دروستکردنی کوورە ئەم دارە تاڕانە کە دێن ئەیبڕن و بە مەبەستی ئەوەی کە غەڵوزی پێ بکەن خۆ دەزانێ ئێمە کەسمان ببێت کەباب و ببێت تکە و ببێ خواردن ناژین ئێمە ناڵێن غەڵوز نەکرێ ئێمە ڕێگەم بکرێ بە ڕێگە قانونەکەی کە لایەنی پەیوەنددارەکان یەکە ئیداری بەڕێوەبەتی پۆلیسی دارستان و پاوان و هەروە ئەو لایەنە پەیوەنددارەی کە پەیوەستن بە سروش و ژینگە ئاگداری ئەو لایەنە بکرێتەوە لە هەموو قەزایەکە ئێمە بەشێکمان هەیە چەندین ئەفسەر و کارمەندی لێیە لە هەموو ناحەیەکە ئێمە بنکەیەکمان هەیە و لە هەمان کادا ئێمە لەو کەژوچەوە مەفرزەی گەڕۆکمان هەیە جا ئایا مەفرزە گەڕۆکانمان ئێمە بپی وەرزەکان بۆ نمونە بپی وەرزی کارەکانی پۆلیسی دارستان ئەگە ئێمە باسی وەرزەکان کەن لەچەند ئامارەکەمان تەواو نەکرد من پێم خۆشە ئامارەکە کە 437 وڵاتیە کەوتمان 207 وڵاتی لەسەر زیادڕەوی 68 وڵاتی لەسەر داربڕین 8 وڵاتی لەسەر ئەو ئاگرانی لە کەژوچەوەکان کەوتونەتەوە و ئەو هاوڵاتیانە لەسەر کەوتن ئاگر دەستگیرکراون کارەکانی ئێمە ئەگەر ئاماژەی پێ بدەین لە مانگی 2 بۆ مانگی 4 کاتی ڕاوی نێرەکەەوە لە مانگی 4 بۆ مانگی 6 کاتی قەدەغی ڕاوی ماسیە بەتایبەت ئێستا و ماوەی چەند ساڵێک ئێمە لە 15 بۆ 15 قەدەغامان ڕاگەن ئەم سێ مانگە لە مانگی 7 بۆ مانگێش ڕاوی سەرکانیە لە مانگی 9 بۆ مانگی 10 ڕاوی دێوەجانە مانگی 11 بۆ 12 کاتی کەڵە هەرزە دیارە سەرجەم خۆشەویستان دەزانن کەڵە هەرسیە یاخود ئەگەر ئێمە باسی ڕاوی سەرکانی بکەین بەداخەوە چەند جاری کە من ئاماژەم پێداوە هەندێک لە ڕاوچیەکان ناڵم مامۆ ڕاوچیەکان ڕاوچی هەیە تەنیا بۆ حەز و ئارەزوو بۆ خۆشی خۆی دەرەچێت بەڵام بەداخەوە هەندێکیان دێن ئەم کانی کە ئەم ئاژەڵ و باڵندەی بی ئاگایە لەوەی ئەم کانی دەستکاری کراوە دیان سەرکانیەکە هەڵە دەڕن سنووقێکی ئەیتا دواتە سنووقی چەک و تەقەمەنی ئەم سنووقە لە ناو کانێکەدا ئەندرێ و کانێکە خۆی پڕکراوەتەوەی چیتیانە هەڵیان کۆڵیوە چواردەوری ئەم سنووقە لایلۆ نەکرێتە ناو سنووقە و چواردەوری سنووقە بەگەڵدا هاپۆشن خۆشان هەل لە دەوری ئەو کانیە ئەم کانی کە ئێستا خۆیان ئەم لایلۆنە مەشروبی تێەکەن ئەم ئاژەڵە یاخود ئەم باڵندەی بێ ئاگایە لەوەی ئەم کانی بەم شێوەیە تێکراوە و بەم شێوەیە یاری پێکرا و گۆڕانکاری بەسەر هاتووە دێ ئەروازانێک کانێکی جارانە ئاوی لێ بخوات جا ئاژەڵ بێ یاخود باڵندە بەداخەوە هەندێک لە هاوڕاچیان لە ڕاوچیەکان دێن ئەم جۆرە ڕاوە ئەکەن ئێمە پێڵین ڕاوی سەرکانی ئەمە کارێکی زۆر قێزەونە هەموو کات و ساتەکان ئێمە توانیمانە ئەم کانیانە تێک دێن بیکەینەوە سەرکانی سروشتەکەی خۆی و جاری کە ئێمە ئیدامەی پێدەین پاکیکەینەوە و دروستیکەینەوە واتە ئەوەی ئاماژەمان پێدا ئەم کارانە بەم شێوەیە هەندێک لە کارەکان ئەنجامەدرێ هەروەکو بەڕێز ئاماژەت پێدا و لە هەموو کات و ساتەکانە ئێمە خۆشەویستیمان بۆ سەرجەم گونشینەکانەیە بەتەنیا چەپڵە بەدەست لە نادرێت پۆلیسی دارستان ناکرێت هەموو هاوڵاتیەک و پۆلیسێکی بەدواوە بێت دیارە گونشینەکان لە هەموو کات و ساتەکان هاوکاری ئەمن بێمەوە سەر سوالە ڕێیسەکەی بەڕێزت کە ئاماژەت بە بڕینی دارەکان و لە ناچوونی دارەکاندا هەندێکیان دیارە لە قەزاوناحەکانەوە ئەڕۆن لە گونشینەکان دیارە سروشتی و تەڕەکان ئەبڕن و دەستکرد و سروشتەکان ئەبڕن بە مەبەستی غەڵوزکردن بەڵام گونشینە خۆشەویستەکان کە ئەزانن ئەم دارە چۆن دێتە بەر و چۆن پێ ئێگا ئەرک و ماندووبوونی دەیان ساڵی ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستانە دیارە کە هاوڵاتیەکی ناموو ئەبینن لە سنوورەکەیان کە ئەزان ئەم هاوڵاتی گوند و سنوورەکەی خۆیان نییە ئاگاداری مەفرزەکانی ئێمیلیەکەن بۆیە ئێمە لە هەموو کات ساتەکانە خۆشەویستیمان بۆ گونشینەکان بۆ خۆشەویستانی لە سنوورەکان لە گوندەکاندا ئەنیشن هاوکار و پشتیوانی ئێمن
بەڵام تاکە تێشە هەیە سەرپێکی ئەکا واتە پابند ناوێ بە ڕێنمایەکانەوە. ئێمە لە هەمان کاتە خۆشەویستیمان بۆیانە داواکاری لیان کە پابند بە ڕێنمایەکان ئەو تاکەی ئەو چەند کەسانی کەەوە پابندی ڕێنمایەکان ناون پابند بن خۆیان زۆر ئێمە باشتر ئەزانن ئەم دارە چەندین ساڵەوێت تا دێتە بەر ناکرێ ئەوان ناکرێت سوودی لێ نەبین با سوودی لێ ببینن هەروک ئاماژەم پێدا لە ڕێگەی یەکە ئیدارێکە قەزا بێ ناحێ بێ هەر شوێنە بێ ئاگداری پۆلیسی دارستان و پاوان شوێنەکە بکەنەوە یەکە ئیداری ئاگداری ژنەکە بکەن کە هاوکاریان بن ئاگدار بن ئەم دارە لە کاتی ڕەشەبا و بارانە شکاوە ئەم خۆشەویستانە سوودی لێ ببینن لە قوپۆپی دارەکان بکەن بۆی بۆ ساڵی ئایندەگە شەبکە زیاتر بێ نەوەکو لە بنەوە دارەکە لە ناودا کاگە من زۆر دەوترێت بەداخەوە ئەو کەسانی کە سەرپێچیش دەکەن ڕوبەروتان دەبنەوە بریندارتان هەبووە ڕوویاوە بێگومان ئێمە تەنیا لە یەک دوو مانگی ڕابردووە ئێمە 2 بۆ 3 کارماندمان بریندار بۆ تەنیا ئەگەر نمونەیەک ئاماژەی پێدەین لە سنووری سەنگا و ئەفسەرێکمان بە پلێ ڕایت لە کاتێکە لەگەڵ چەند کەسێکا کێشان بوو لەسەر ئەوەی کە ئەوان ڕاوی ئاسکێکیان کردبوو ویستبووی ئاسکەکان لێ بسەنێتەوە و ئیجراتی یاسایان لەگەڵاکە دیارە بەداخەوە بەرەنگاری مەفرزەکانی ئێمە بنتەقەیان کرد و ئەو ڕایدەمان فیشەکە لە زگیدا لە پشتیەوە دەرچوو وارووا لە سنووری کاتی قەدەغەکردنی ڕای و ماسی لە سنووری دوکان دیارە کارمەندێکمان چەند هاوڵاتیەکی دەستگیر کردبوو کە ئەمان ڕاویان کردبوو بە زەهر یاخود بە تۆڕ یاخود بە هەر شتێک هەروەکو ئاماژەم پێدا لە کاتی قەدەغەکی ڕاوی ماسی ڕاوکردن بە هەموو جۆرە قەدەغەیە بە تۆڕ یاخود بە قولاب یا بە هەر شتێک هەر وەسایی لێ بێت دیارە بەداخەوە لیاندا بوو 12 تەقەڵ سەریان تەقانە بوو بەڕست قایمقامی قەزای دوکان سەردانی ماڵیانی کرد بەڕست عەقید ئەحمەد کە وەکو بەڕێوەبەری بەشی پۆلیسی دارستانی دوکان سەردانی کرد و بە دواداچوونێکی زۆر ودمان کرد بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ ڕاستەوخۆ هاتە خەت و ئاگداری بەڵێ و کەسەکانە تاوەکو ئێستا کەیسەکان ماوە و چێژە مشکلەکان یەکلانە بۆتەوە و ڕوبەڕووی یاسا کراونەتەوە جا ئەو کەسانە هەر لەو پۆستێکان هەبێت ئایا حیزبی یا حکومی هەر ڕەنگێک بێ ئێمە جوۆی نادەینێ مهمی ئێمە سروش و ژینگە ئەپارێزین ئەم سروش و ژینگەیەز پابند نییە بەتەنیا بە هەمی تێمن یاخود بە بەڕێز دیا بە کاکشوان سروش و ژینگە دیارە سروش و ژینگە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک لە هەر قەزا و ناحەیەک کە سروشت و ژینگە تەندروست نەبێت دیارە مرۆڤایەتی تەندروست نابێت. زۆر باشە کاک عەمیدێبن ئێوەکو بەرپرسی ڕاگەیاندن یعنی ڕەنگە ڕۆژانە ڕوبەڕووی کۆمەڵێک بابەت ببنەوە تەلەفۆنتان بۆ بێ یاخود ئاگادار بن بابەتێکی تریش ئێستا زۆر جار ڕەنگە ئێستا ئیتر بە پێ وەرزەکە کۆتایی بێ باست لە باڵندە گرت کۆمەڵێک باڵندەی سروشتیە ئێستا خەڵک بۆ جوانی یان بۆ زیینە لە ماڵەکان دەیگریا کردن و بازرگانی پێوە دەکا ئەگەر کۆمەڵێک زانیاریمان لەو بارەوە بێ ئەمە تا چەند کاڵ بۆتەوە من بۆ خۆم زۆر حەزم لە باڵندەی سروشتی ینی بیبینم نەگەوەی هەم بێ هەستەکەم وەکو شایەتیەک ئێستا زۆر کەم و تۆجانان بەتایبەت قوڵتەیان زۆر ئەگرت ئەگەر ئامارێک یاخود ئەو ڕێکارانێک گیراوەتە بەر لەسەر بابەتی باڵندە بە دیاریکراوی ئەگەر ئێمە باسی باڵندەکان کەین دیارە ئاماژەمان پێدا تەنیا لەسەر ڕاوکردنی باڵندەیەکی 62 هاوڵاتی دەستگیر کراوە بەس لە سنووری کاری ئیداری بەڕێستانە بەس لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان کە 10 قەزا و 24 ناحەیە سنووری ئێمە لە پێنجۆنەوە تاوەکو ئەگاتە چەمچەماڵ سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی 10 قەزا و 24 ناحەیە دیارە 62 هاوڵاتی تەنیا لەسەر ڕاوکردنی باڵندەی کێوی دەستگیر کراوە لە هەمان کاتدا لەوانەیە بەڕێست و بینەران و بیسەرانی خۆشەویستش ئاگدار بن کە ئێمە چەندین جار لەگەڵ قایمقامی قەزای مرکزە قایمقامێتە مەفرەزەمان بە هاوبەش بۆ هۆژێر پردەکەی سلێمانی بە مەبەستی دەستگیرکردنی ئەو هاوڵاتیانی کە کڕین و فرۆشتن بە ئاژەڵ و باڵندەکان بە سیمۆرە بە هەر یەکێ لەو ئاژەڵ و باڵندە کێویانەکەن دیارە ئێمە دەستگیریانەکەین و ڕوبەڕووی یاسایانەکەینەوە بەڵام لە کاتێکە باڵندەیەکی زیینەیە وەکو بەڕێز ئاماژە پێدا دیارە ئەمە زیینەیە ئەمە تەنیا فێری دەسەخۆری بووە ئەمە هینی کەژوچەوەکانی خۆمان نیە دیارە ئەمە ڕێگە پێدراوە بەڵام لە کاتێکا تۆ ئەبینی هەڵۆیەک ڕاوەکەن هیچ سوود لەو هەڵۆیە نابینێ بۆچی ڕاوی بکە لەو کەژوچەوە کە بینرێ لە کاتێکە بەڕێزت لەگەڵ ماڵم ناڵتە ئەڕێی بۆ کەشت و سەیران هەڵۆیەکە بینی بزنەکەویەکە بینی کەڵەکێویەکە بینی هەر شتێکە بینی کە هەروەکو ئێستش ئەبینی لە کاتی گەشت و سەیرانەکانمانە زۆر بەکەمی هاوڵاتیان هەیە کە چاویان بۆ ئاژەڵ و باڵندانە نەکرد ئەمەش دیارە جود و ماندووبوونی چەندین ساڵی ئەفسەر و کارمەندەکانە کە ئێمە ئەیان بینین لەو کەژوچیەوە لە هەر کاتێکە کە بیان بینین ئێمە ڕێنماییەکمان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 بەپێی ئەو
ڕێنماییە ئەو کەسانی کە ڕاوی ئاژەڵ و باڵندەکانەکەن لە خشۆکەکان و لە مارێکەوە هەتا ئەگاتە کەڵەچەوی بزنکیوی و پڵنگێک کە پڵنگێک لە ناو هاوڵاتان ئێستاکە لە سنووری ئێمە بوونی هەیە ئەم پڵنگە هاوڵاتان پێ ئەڵەن جاگوار بەڵام لە ئەسڵا ئەم پڵنگە خۆی فارسی و قەفقازیە ئەم پڵنگە دیارە لە جیانە بەرەو قاتە قوڕ ڕۆیشتووە لە سنووری ئێمە مای دڵخۆشیەکە زیادی کردو بوونی هەیە دیارە لە خشۆکەکان لە خشۆکەوە لە مارێکەوە کە من ئاماژەم پێدا لە باڵندەکانەوە لە 100,000 دەست پێەکە تا ئاگاتە 10 ملیۆن ئەمە تەنیا غرامی مادی جگە لە سزای یاساییەکەی بۆ ماوەی چەنە بند بکرێت حاکمی دادوەرە بەڕێزەکان دەسەڵاتیانێت لە 24 کاتژمێرە تاوەکو 5 ساڵ بندکردنیان دەسەڵات هەیە و غەرامەکەش بە پێی جۆری سەرپێچەکەیە ئەگەر بێت و مارێکی کوشت بێ زەرەر و زیانی پێ نەگەیان و لەو کەژوچەوە تۆ مارێکی کشتووە لەبەرێ ڕووک و ئێمە ئەزانین خوای گەورە هیچ جێکێ لەم ئاژەڵ و باڵندانەی دروست نەکردە بێ حکمت ئەبینی مارێک جۆرە مشکێکە خوا کە ئەم مشکە زەرەری زیانی بۆ کێڵگەکان ئەو یعنی واتە سروشتی خوای گەورە وایە تاوکەری یەکە ئەمانە لە کرمێکی ئاورش بۆ ڕاگرتنی تەوازنی ژینگەیە بۆیە ئێمە غەرامەکەمان واداناوە لە بەپێی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2015 لە 100,000 بۆ 10 ملیۆن جگە لە سزای یاساییەکی بندکردن ئیگرێتەوە ئەگە جاری یەکەمی بێ بۆ نمونە بزنکێوی کە ڕاو کردووە غرامەی مادیەکەی 10 ملیۆن دینارە بندکردنەکەشی دادوەرە بەڕێزەکان دەسەڵاتیان هەیە تا 5 ساڵ ئەکەوێتەوە ئێمە ئەمە بەجێڵنە بۆ یاسا بەڵام کە تۆ سێرەکەی باڵندەیەکی ڕاو کردووەکەوێت غرامەکەی 150,000 هێلانی تێکدانی هێلانی سوێسکە و کە و ڕاوکردنی بە هەمان شێوە غەرامەکە ئیگرێتەوە جاری دوم بێ غەرامەکە دووقاتە بێ بندکردنەکەش دووقاتە بێ دیارە ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە کارەکەین و سزای و کەسانادین کە پابند نابن کاگە من ئێوە پێداویستەکانتان لە بەردەست هەیەبووی کە ژینگەی پێ پارێزن یاخود بوونن لە شاخەکان دەتوانن کامێری چاودێری دابنرێت کە بووی کە ئەو ڕاوکەرانە دێنە ئەوێ ئاگاداریان بن ینی بەگشتی پێداویستیتان لە بەردەست هەیە بۆ پارێزگای لە ژینگە و ئاژەڵە کێویەکان و هەموو شتانی کە لە ژینگەدا هەن بێگومان ئێمە لە سنووری دوو قەزا وا بۆ سێ قەزا ئەچێت ئێمە کامیری چاودێریمانێ وەکو بەڕێز ئاماژە پێدا لە دووری چەندی کیلۆمەترەوە ئێمە ئەبینین کە ئاژەڵەکان چۆن ڕاو بکرێن یاخود چۆن لە یەکەوە یاری ئەەکەن یاخود لە چ سنوورێ باڵندەی زۆرە یاخود ئاژەڵی زۆرە یاخود ئەو جۆرە ئاژەڵانەی کە هەمانە چییە دیارە ئەمە بە حکمی ئەو کامیری چاودێریە ئاسانکاریەکی زۆر چاکی بۆ ئەفسەر و کارمەندەکان کردووە و لە سنووری دوو بۆ سێ قەزا ئێمە ئەمانەمان بۆ کراوە و ئێستا بەڵێنیان داوە کە زیاتر سنووری قەزانەکان زیاتر ئەو کامیرانە بکەن ئەرکی ئێمە ئاسانترە بێ زووتر ئەتوانین ئێمە ئەتوانین بە زووتر سەرپێچیکاران دەستگیر بکەین و ئەتوانین بۆ نمونە ئێمە توانیمانە لە 185 قەدەغەی توانیمانە ڕاوکردن قەدەغە بکەین لە 185 دیارە لە جیهانە 100 نابێ ئێمە لە 185 دیارە خراپ نییە و زۆر باشە لە سنووری بەڕێبراتی ئێمە ئاژەڵ و باڵندە ڕووی لە زیادبوون کردو زیادی کردووە ئەم کامیرانە ئەبێتە مای ئاسانکاری بۆ ئێمە زیاتر سوودی لێ ئەبینین و ئێمە کامیری چاودێریمان هێرک و بەڕێز ئاماژەت پێدا بۆ نمونە لەم ساڵکە هەر بەڕێ سەرجەم خۆشەویستانە زان کاتی وشکە ساڵی بووە ئێمە چۆن توانیمانە ئاو بە ئاژەڵەکان بگەین بۆ کەژوچۆکان لە کاتێککە ئەبینین کوردستان تارای سپێ پۆشێ بە هیچ ئاژەڵ و باڵندەکان ناتوان خۆراک پیاکەن ئێمە خۆراکان بۆ ئەگەینە کەژوچۆکان خزمەتیانەکەین بۆی ئەم ئاژەڵ و باڵندانە لە سنووری ئەمە بوونیان هەیە و زیادیان کردووە و ئەو کامیرێش بەڵێ لە ئەروکو ئاماژەم پێدا دوو بۆ سێ قەزا ئەچێ بوونیان هەیە و ئیسفادێکی هێزگار زۆرمان لێ کردو و واروەها ئێمە پێشنیارمان کردو بۆ سەری خۆمان ئەگە بکرێ ئەم قەز زەختەدارایەمان لەسەر لاچێ بکرێت لە سەرجەم قەزانەهەیەکان زیاتر هەم لە ڕوو ئەمنیەکە و ئیسفادی لێ ئەەکەین هەم لە ڕووی ڕاوکردن و ئاژەڵ و باڵندەکان هەم بۆ سەرجەم بڕینی داری دارستانەکان ئێمە سوودێکی هێزگار زۆری ئەبینین زۆر باشە کاک ئامید هێمن بابەتێکی تر هەیە بێگومان ڕەنگە قۆناغی خۆی بوێت وەروە یاسایەکی ورد و دقیق ئەویش بابەتی مۆڵەتی ڕاوکردنە واتە لە وڵاتانی پێشکەوتوش بۆ نمونە کەسێک دەزانن سەیادێکە ڕاوچێکی زۆر لێهاتووە کارامەیە زیان بە سروژ ناگەێنێ دایکانەکە ناکوژێ بێچی گوچۆلان ناوریانە سەیادێکی کاملە لە کۆتاییە ئاژەڵانی لە سروشتی تەمەنێکیان هەیە گەورە دەبن ئیدی ڕەنگە بمرن ڕەنگە بە مردنێکی یاسایش بمرن زیان بە سروشتەکە بگەێنن کۆمەڵێک بابەت لە کوردستان ئەوەندە ئاژەڵەکان زۆر بوون ئیتر کاتێەوە هاتبێ مۆڵەت بۆ ڕاوکەرانی یاسا بە یاسا مۆڵەت بدرێ بە ڕاوکەرەکان ڕاوچەکان یاخود ئەو یاسایە هەیە و
باڵێن ڕاوچەکان دیسان پێشێلی دەکەن ئەگەر ڕەنگەسە کەسێکیش گوێی لە بەڕێستان بڵێ ئەی ئێمە ترکەی ڕابکەین چۆن ماسی سێمان قەدەقەیە دوای ئاسایە چۆن دارستان ئەکرێ سەر و پەلی بکەی ئەی سوێسکە و کە و ئەم ئاژەڵەکیوان هەچان من شخص خۆم لەگەڵی نیم ڕاوکردن بەڵام ڕەنگە ئەم پرسیارە وەڵامێکی هەبێ لای بەڕێستان. دیارە هەروەکو بەڕێز ئاماژە پێدا ئەگەر من پرسیارەکەی بەڕێز زۆر وەڵام لە خۆڵەگرێ بۆ نمونە ڕاوی کاتی قەدەغیکردنی ڕاوی ماسی دیارە ئێمە خۆشەویستیمان بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هاوڵاتیەکی زگار زۆری بژی ژیانی لەسەر ڕاوکردنی ماسیە. دیارە هەروەکو بەڕێز ئاماژەت پێدا ئەم ئاژەڵانە کە ئەم ئاژەڵ و باڵندەکان بەرەو تەمەنیان بەرەو هەڵک شێو یاخود نەخۆشەکەون. دیارە خوای گەورە هیچ یەکێ لەم کەپڵنگێک بوونی هەیە کە گورگێک سەرێکی بازە هاوڵاتێکی خۆشەویستی ئەڵێ ئایا ئەمی تێمەن گورگێک لە کەژوچیەوەکان ئێمە بەرازێکە گورگێکە بۆ نێکوژین لەبەرەوەی زەرروزیانی بۆ ئاسک و ئاژەڵەکانی دیکەیە ڕاویەکە. دیارە خوای گەورە وا دروستی کردووە لە کاتێکە ئەم پڵنگە لەو کەژوچیەوە بوونی هەیە ئەم ئاسکە ئەم بزنکەوی ئەم کەڵیچێوێ کە بوونی هەیە دیارە نەخۆشیان تایە لە کاتێکە ئەم تووشی ئەم پڵنگە دە 12 ئاسکە بینە بەیەکەوە یاخود بزنکەوی یاخود کەڵیچێوی یاخود ئەریچل ئاژەڵەکانە بینێ چاو و تەرکیزە کاتە سەر ئەوەی کە کام ئاژەڵتیا زۆر زەعیف و لاوازە توانێت ڕاوکردنی هەیە و ئەتوانێ ڕاوی بکە ئەم ئاژەڵە خۆی لە خۆیان نەخۆشە. ئەگەر بێت و ئەم پڵنگە ڕاوی ئەکا یاخود ئەم گورگە ڕاوی ئەکا دیارە یەکەم ئەمە ئەم ئاژەڵە خۆی لەو کەژوچیوە پێی ئەژێ و دووەمش ئەوەیە کە نەخۆشی ناو بزنێکیوەکان کەڵیچێوەکان بڵاو نابێتەوە سێرێکی ئەم بزنە نەخۆش بووە کە نەخۆش بووە ئەم پڵنگە خۆی ژیانی خواردنەکەشی لەسەر ئەوە بووە هەم خواردوێتی هەم نەخۆشەکەی پاراستووە لە سەرجەم ئاژەڵەکانی کە بڵاو نەبێتەوە کە تۆ ئەیبینی لەو کەژوچیەوە ئەگەر ڕاو بکرێت زیاتر زیادەکە بەڵام تۆ سێرەکەی بەعزە شوێنی هەر ڕاوکردنەکەی تیان نییە ئەو جۆرە ئاژەڵە نێشتە بۆ نمونە ڕێگەیان داوە کە ڕاوی بەراز بکرێت ڕاوی گورگ بکرێت ڕاوی پڵنگ بکرێت ئەمانە ڕاوکراوە تەنیا ئاسکەکە یا بزنەکە یاخود کەڵەچێوەکەی تایە سێرەکەی وای لێ دێت توانای ڕاکردن و توانای خۆ دەرباسکردنی نابێ بەڵام لەم کاتەیە ئەم پڵنگ و گورگە خواردنەکان و نێچیرەکان لەسەر ئەوەیە زیاتر سوودی لێ ئەبینن نەخۆشەکەش بڵاو نابێتەوە. بۆیە ئێمە پێمان غەدرە کە ڕاوی گورگێکش بکرێت دیارە ئەم گورگە دەڕندەیە زیانە بەخشێت سێرەکەی ڕاوی لە کاتێکە زەرەر و زیانە گەیەنێ بەر مەڕووماڵاتە گەیەنێ بەڵام لە هەمان کاتە سوودێکی لەو کەژوچێوە بووی ئێمە قەدەغەمان سروشتەکە ئەوە جوان ڕێکەوت و هیچ پاسایەک نییە بۆی بچین بۆ ڕاو واتە ئەو کارانی خوای گەورە کە هیچی بێ حکمت نییە دروستکردنی لە کرمێکی ئاورش بۆ حکمتێکی هەیە خوای گەورە دروستی کردووە ڕاگررتنی تەوازنی ژینگەیە هەروەکو ئاماژەم پێدام زۆر جا بەرنامەمە بووە خۆشەویستان پرسیارە مەمون کردو ئایا ئەم مارە لەو کەژوچێوە ئێمە بیکوژین زەرەر و زیانی هەیە بەڵام لە هەمان کاتە قازانشی هەیە وەکو پێم وتی سەرەکەی جوتیارە بەڕێزەکان لەوانەیە معلوماتیان لە ئێمە زیاتر بئەمینن ئەم مارە ئایا مارە ڕەش و هەر ماری دیکەیە ئەم مارە ڕەشە مارەکانی کە ڕاوەکە و لە هەمان کاتە جۆرە جرج و مشکێک ڕاوەکە کە زەرری بۆ کێڵگە هەیە و لە هەمان کاتە سەرێکی ئەو جۆرە ئاژەڵ و باڵندەکانی کە جۆرە کولێک ڕاوەکان کە زەرری بۆ کێڵگەکان هەیە واتە هەمووی تاواوکەری ژینگەیە ڕاگرنی تەوازنە بێ حکمت خوای گەورە نەی کردووە و هەمووشی تاواوکەرە بۆیە لە هەموو کات سادەکانە لە خشۆکەکانەوە ئێمە سزامان بۆ داناوە تاوەکو ئەگاتە سەرجەم جۆری ئاژەڵ و باڵندەکان بۆیە ئێمە لە هەموو کات و سادەکانە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین پابند بن بەڕێنمایەکان و ڕاوی ئاژەڵ و باڵندەکان حتا ئەو ئاژەڵانەی کە تۆ مارێک بۆ نمونە ماری ڕەشە لە باوباپیرانمانەوە ئەزانین هەتا پانەخی دەست ئەتا عەزیەتی نەدەی نەچیتە سەر سەری ئازاری نەدی پێتەوە نادا کەواتە سوودیشی زۆرە بۆ کێڵگەکان ئەگەر لە ماڵەکەی خۆش تا بینیتە زۆر جا مامۆستا ئاینەکان زیاتر ئێمە ناچین ناو بواری کارەکانی ئەوانەوە کە ئاماژەی پێدەن دەنگی دە و کە لە شوێنەکە نەمێنێ و پێی بڵێ ئەگەر نەڕۆی دواتر بیکوژا ئەمە زیاتر مامۆستا ئاینەکان ئەوانش لە ڕۆدینیەکەیەوە و لە ڕووە ئیسلامیەکەشەوە تۆ لە کاتی پێغەمبەرە درودی خوای لێبێ هەر بووە ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان قەدەغە بووە پێغەمبەر درودی خوای لێبێ ئاماژەی بۆ داوە کە 4 جۆر ئاژەڵ و باڵندە هەیە کە ڕاوکردنی ئەڵێ ئەگەر لە ناو مەکە بێ بیکوژە ئاساییە دیارە جۆری ئاژەڵ و باڵندەکان پێم خۆش نێدە من ئاماژەی پێدەم لە برێ ئەمە کارەکە کاری من نییە کارێکی ئاینیە بەڵام لەو کاتەوە لە ئیسلامەوە هەیە ئەڵێ ڕاگررتنی تەوازن و ژینگە کوشتنی ئاژەڵ و باڵندەکان حرام کراوە قەدەغەیە
بەڵام لێرە لەوانەیە خۆشەویستی بڵ کاکەکەی باسی بەراز کراوە ئەم بەرازە چەنە زەرەر و زیانی هەیە بەڵام سوودشی هەیە لە کاتێکە زەرەر بە کێڵگەکەتە گەێنێ لە ناو باخەکەی خۆت دووری خەیتەوە ڕاویکی شتێکی ئاساییە نەک تۆ تا پڕە بدەیتە شانت لەو کەژوچیە بڕۆ ڕاوی بکەیت لە کاتێک عنی ئەمە زەرەر هەروەکو چۆن ئاماژەم پێدا زەرەر و زیان بە سروشت و ژینگە ئەگەێنێ بۆیە من لام و کات و سادەکانە بە هاوڵاتیانی خۆشەویست لە 180 هاوڵاتیان هاوکار و پشتیوانی ئێمن ئەگەر بە معنەوی بێ ئەگەر بە مادی بێ لە کاتێکە لە کەژوچیەوەکان ئاگرێکێکەوێتەوە ئەم خۆشەویستانە شان بەشانی ئەفسەر و کارمەندەکان هاوکاری ئێمن لە کاتێکە ڕاوەکرێ بە پەیوەندی تەلەفۆنی خۆیان تووشی کێشەی کۆمەڵایەتینەکەن پەیوەندیمان پێوەکەن کە لەم سنوورە چەند هاوڵاتیەک بە بلاجیکتۆر لە شەوا خەریکی ڕاون ئایا ڕاوی شەوارەی کەلوێش کە هەریکی لە ئاژەڵەکانە بەڕێزەکانمان نەگاتە جێ و ئەم 437 هاوڵاتی دیارە هەروەکو ئاماژەمان پێدا لەسەر جۆری سەرپێچەکان لەسەر ڕاوی ماسی بووە لەسەر ڕاوی بزنیکەوی بۆ کەڵکیوی بۆ ئاسک بووە ینی کاک ئەمیدێ من هەچەند کاتمان هیچ نەما هەوڵام پرسیارێک هەیە لە بەروی منیش خۆم لە لادێ ژیاوم نامێ بابەتەکە ببینە لایانی دینی وەکو باسکە و ئیشیەمە نیە با بە دیاریکەی لە ناو قوسێک باسی بەراز بکەین چکە زۆر دەبن ڕێژەشیان زۆرەوە پێکیشەوە بە وەجبە بیسیم بینیوە من بە چاوی خۆم شۆ لەم وەرزەیە کە زۆرێک لە جوتیاران ترێ لێ دەکەنەوە زەرەر و زیانی هەیە بوو ئەگەر یعنی هاوڵاتیەک ناوچەیەک شوێنێک یعنی شکاتی ئەویان هێنایە لای بەڕێستان کە بەراز بەڕاستی زعاجی کردن چکە من خزمانیشم لە پێنجێنێ دەزانم لەوێش باخەسێ و باخە زۆر ینی زیاد لە پێوی زەرەرەدەن ئێوە وەکو لایانی پەیوەندیدار تیم دروستەکەن بۆ ڕێگریکردن لەوەی کەم بەرازانە دوور بخەنەوە یاخود شتێکیان بنێ زاوزەیان کەم بێ یاخود بە پێی یاساتوانێ دادوەرمۆڵەتان باتێ بەشێکیان لێ بکوژن دیارە ڕووکو بەڕێز ئاماژت پێت کرد بە نسبەتی ئەوەی کە ئێمە شتێکام دەینە زەرەر بگەێنێ دیارە ئەمە لە ڕۆدینەکەەوە گوناحباری لە ڕووی کارەکەی خۆشمانەوە دیارە ئێمە قەتەڵ نەساین بەم کارە بکەینە ڕووکو پێشتر ئاماژەم پێدا چەندێ سوودی هەبێ زەرەر و زیانی زیاترە ئەو خۆشەویستانەی کە ئێمە ئەزانین بە تایبەت لە سنووری پێنجوێنە ئاژەڵ کێڵگەکانی هەڵژێڕاوەتەوە زەرەر و زیانی زۆر پێگەیان سکاڵان هێناوە لەمان دیارە ئێمە نەک لژنەیەک پێکەین لژنەمان پێکێناوە دیارە لژنەمان پێکێناوە لە کاتێکا تۆی خۆشەویست و بەڕێز کە ئەڕووی بۆ ناو کێڵگەکەی خۆت ئەزانی ئیمشەو لە 190 بەراز لە کێڵگەکە دەدا و زەرەری پێگەێنێ هەرچی تۆ کردوتە بەرامەکەت مایە پوچیەکە تۆ بە ئاگاداری ئەو لژنەی لەو سنووردەدانراوە بۆت هەیە لە سنووری ئەو خانووی ئەو شوێنی کە خۆت کردوتە تاپڕێکت هەبێ لە کاتێکە زەرەر بە کێڵگەکەتە گەێنێ بتوانانی لە ناو کێڵگەکەی خۆتا لە سنووری کێڵگە خۆتا بیکوژی ڕاویکی دووری خەیتەوە نەوەکو تۆ بڕۆ ڕاویکی لە کەژوچیەوەکان بتوانە زەرەر و زیان بە کێڵگەکەت ناگەێنێ بیکوژی لە ناو کێڵگەکەیە بەڵام بە ئاگاداری ئەو لژنەیە کە لە سنوورەکانە ئێمە بۆ نمونە قەزانەکان لە هەموو شوێنەکە ئێمە لژنەیەکمانەیە بە ئاگاداری ئەو لژنەیە لەبەرەوەی بۆی سەرجەم بینەران و بیسرانە بەڕێژ بزانن لە کاتێکا تاپڕ لەناو ئۆتۆمبیلەکانە ببینرێ و بگیرێ ئەمە دیارە جەریمە مەشهودەیە ئێمە لەمان کادا ئەو کەسە کە ڕاوشی نەکرد بێمە دەستگیریەکەین ئەم تاپڕی بۆ پێ بووە ناکرێت تو تاپڕێکت بە بەردەوام لە ئۆتۆمبیلەکە بێ بڵێ من کێڵگەکەمی پێ پارێزم ئەتوانی لەسەر کێڵگەکە لێ بەجێ بێڵی لە کاتێکە ئەزانی مەترسی بۆ کێڵگەکەت تۆ بتوانانی پارێزگاری لە کێڵگەکەت بکەیت بەڵام بە ئاگاداری یەکە ئیداری سنوورەکە بە ئاگاداری ئەو خۆشەویستانەی کە ئەو لێژنەی کە ئێمە پێکپانێناوە هەروکو ئاماژەمان پێدا لە هەموو شوێنە ئێمە بەشمانەیە بنکەشمانەیە جگە لەمانەش مەفرەزی گەڕۆکشمانەیە کە گومانەکەین ئێمە ئیمشە و هاوڵاتیان هەواڵمانە دەنێ ئەڵێ مەفرەزەیەک واتە چەند ڕاوچێک لەو کەژێکەوە بوونیانەیە ئێمە مەفرەزی گەڕۆکمانەیە بۆ دەستگیرکردنی ئەم سەرپێچی کارانە لەبەر هەروەکو ئاماژەم پێدا ئێمە 437 وڵاتیمان دەستگیر کردووە لە سەرجەم قەزاونەحەکان و شوێنانی کە ئاگادار کراوین بەڵام لە هەموو کات سادەکانە من جاریکە پێم خۆشە دەستخۆشی لە سەرجەم هاوڵاتانی خۆشەویست بکەم بە تایبەت ئەوانی خۆشەویستان بۆ سروشت و ژینگەیە لەبەر ئەم سروشت و ژینگەی هەمووانە بۆی لە هەموو کات سادەکانە 180 هاوڵاتیان خۆشەویستیان ئاستی ڕۆژئینبیریان ئەوە بەرزە خۆشەویستیان بۆ سروشت و ژینگە هەیە لە کاتێکا کە ئەو دەبێت ئاوەکەی پێخوای کاتە ناو ئۆتۆمبیلەکەی لە عەلەگەیەکە دواتر لە شوێنێک فڕێداکە ئەم دەبێت بە سەدان ساڵەمی نەزەرەر و زیانی مینێ زەرەر و زیانی ئەبێ بۆ بەنسبەت بکەوتە ناو دەریاچەکانە بۆ ماسیەکان لە کاتێکە ئەو ماسیە تۆ بەڕێزت بن هەر کەسێک ئەیخوا کە ئەو دەبێ و ئەو وردە لایلونی خواردووە لە جەستەی ئەو ماسیە ئەبێ زەرەر و زیانی بۆ تەندروستیمانە بێت کاک ئەبیتێ من بانی پرسیارێکە
ببوورە دانیارزانم توش پرسیارە زۆرە بەس بەڕاستی ئەمەیان گرنگە هەمووشیان هەیەی بابەتەکە چۆن وتمان تەکنۆلۆژیا لە ڕێگەی بەکارانی کامری چاودێری ئیشی ئەوەی ئاسان کردووە لینکتان لەگەڵ وڵاتانی پێشکەوت و دامەزراوەکانی هاوشانی خۆتان ڕێکخراوە ژینگە پارێزەکان کۆمەڵێک ڕێکاری نوێ گیرابێتە بەر بۆ نمونە سەر تەکنۆلۆژیا پێشکەوتووە ڕەنگە لە ڕێگەی دەنگەوە لە ڕێگەی ڕەنگەوە لە ڕێگەی بۆنێکی بەسیتەوە وا بکرێ بۆ نمونە بەراز ئاژەڵی درڕندەیە لەو شوێنە دوور بخرێتەوە نەدەشی کوژی و ئازاریشی پێدەگەێنی و نەکەمیش دەکرێتەوە و بەڵام تەکنۆلۆژیا ڕەنگە ڕۆبۆتێک مۆسیقایەک ئاوازێک ئەمە هیچ هەبوو هەوڵی وایان لە پلانتانە هەیەشتی وا بکەن دیارە ئێمە هەرچێک ئێمە تۆم حماگە لێ زۆرە ئێمە لە پلانمانە هەیە زۆر جاریکەش ئاماژەم پێداوە لە زۆربەی بەرنامەکان بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان لە جیهانە لە وڵاتانە ڕاستەوخۆ ئەم بەڕێوەبەراتە سەر بە ئەنجومەنی وەزیرانە هیچ وەسائلێکی کەم نییە لە هەموو پێشکەوتنەکانی ئەو دەرزەیەکەوە ئەم ئاژەڵی بێوەشەکەی دواتر چارەسەری بۆ بکەی یاخود لە هەر سەرجەم وەسائلەکان لە جلوبەرێک لە ئۆتۆمبیل لە سوتەمەنی واتە ڕاستەوخۆستە بە ئەنجومەنی وەزیرانن لەبەر ئەوەی کە تۆ ئەڵی پۆلیسی دارستان واتە سروش و ژینگە کە ئەڵی سروش و ژینگە واتە مرۆڤایەتی یعنی کارەکەی ئێمە ئەوە پیرۆزە یعنی ئێمە کارێکەکەین ئەگەر هیچ وەسائلێکشمان نەبێت لە خۆشەویستیمان بۆ سروش و ژینگە بە بەردەوام هەر کردومان و ئەشیکەین بەڵام لە هەمان کادا لە وڵاتانە ڕاستەوخۆ سەر بە ئەنجومەنی وەزیرانە و هیچ شتێکیان کەم نییە بەڵام بەداخەوە ئێمە لە ڕووی وەسائلەوە زۆر ناوەقسمانەیە زۆر جار با ڕێگەی سلسلەی مراجعەی ئاگداری سەری خۆمانەکەن ئەم پێداویستانەمان هەیە و لە هەمان کادا بەڕێز ئاماژت پێدا بەڵێ ئەو وەسائلانە ئایا لە مۆسیقا بێت ئایا لە بۆنێک بێ بۆی دوورۆکرد بەڵێ لە ژیانە هەیە لە شوێنەکان حتا ئەو هەوی بەڕێز ئاماژت پێداڵانەیە لەو کاتیا بەسەر مناتێ پەڕێ بێ بەڵێ کۆمەڵی ڕاوچانی هەرێمی کوردستان هەیە ئەو کەسانی مەجموعە کەسێک هەیە حەز و ئارەزوو خولیان بۆ ئەوەیە دێ بەرخێک سەرە بڕێ ئەچێ بۆ کەژوچیەوە تەنیا لە پێناوی خۆشی خۆی بەتانجی ئێوە ڕاوی کردوێشم بکە ئەڵە تەنیا بۆ کات بە سەربەردن و خۆشەویستی خۆم و حەز و ئارۆزەکانی خۆم حەزەکەم ئەم خۆشەویستە شایانی ئەوەیە کە هەوی بۆ بکەیت و ئەم هەویش مەبلەغە پارێک ئەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت ئێمە هەموو ساڵێک ئەتوانین بڵێن کاکشوان لەبەر ئەوەی حەزی لێ حەز و ئارەزوی ئەوەیە کە بەتانجی ڕاوی کردوێشکەکە بەڵام کاکشوان لەمان کادا بەرخێکی سەر بڕی و لەگەڵ خۆیان بردووی خێمەیەکی هەڵداوە گەمێنێتەوە لەگەڵ چەند کەسێکە بۆ حەز و خولیای خۆی نەک بۆەوەی ئەو قات و قڕی سەرجەم ئاژەڵەکان بکە ئەم لەبەری حەزی لێ تەنیا بە ئەسب و بەتانجی دێ ڕاوی کردوێشکە بکە ئەیکا بە هەرا و ئەیکا بە وەسل ئەنێ کردوێشکە باجێگەدات بۆی ئەو لە هەمان کادا ئێمە چەند جار پێشنیارمان کردو بۆ سەروی خۆمان ئەگەر بکری ئەم خۆشەویستە مادەم حەز و خولیای هەیە ساڵی ئەم هەوی کە بۆی ئەکرێ هەوی ڕاوچی کە بتوانێت ڕاو بکە کاتژمێر هەشتی بەیانی بۆ کاتژمێر شەشی ئێوارە کە دنیا تاریکە بێ لە هەموو کات و سادەکانە تەعودی لێوەرەگرێ بە هیچ شێوەیە بۆینی بە هەر جۆرە چەکەی بێ بۆینە هیچ جۆرە چەکێکی پێ بێ تەنیا ئەسب و تانجی ئەمە هەوی بۆ بکرێت شتێکی زۆر ئاساییە بەڵام بەداخەوە ماوەیە کرا ئەسەستانە کرد ئەم خۆشەویستانە ناڵێم هەمویان ئەوانەی کە حەز و خولیای ڕاویانەی ئەوانە نا چەند کەسانێکی هەبوو استغلالی ئەو وەزعەیەکت قات و قڕی ئاژەڵەکانی کرد ئەچوو بۆ کردوێشک بزنەکەویە کوشت ئەچوو بۆ کردوێشک کەڵەشێویەکە کوشت بەداخەوە هەتا ئێستش چەند کەسانێک ماون چەند کەسانێک لە پەنجەی دەسەکانتیان ناپەڕن بەداخەوە حەز و خولیان کردووە بە قەناسە و بە تاپەڕ و بە هەر چەکێکە ڕاوی ئاژەڵ و بەڵەندەکانەکەن ئێمەش لێرەوە ئاگاداریانەکەین ئێمە ڕاوی ئەو ڕاوچیانەکەن کە پابەند نابن بە ڕێنمایەکانەوە و داواکارین ئێمە بە هیچ شێوەیە لە هەموو کات سادەکانە ئێمە خۆمان بە خزمەکاری هاوڵاتیان زانین ئێمە مناڵی ئەو خانۆ قوڕانە و خەڵکە فەقیرانین کەواکو ئێستا ئەتوانن ئەو کەژوچێ و سروشت و ژنگیان پاراستووە لە هەموو کات و سادەکانە خۆمان بە خزمەکاری سەرجەم هاوڵاتیانە زانین قەت حەز ناکەین لێرە ئاماژەی پێدەین بڵێن لە ماوەی 8 مانگە 437 هاوڵاتیمان دەستگیر کردووە دەستگیرمان کردو چییە کەسوکاری خۆمانە بەڵام بەداخەوە من ئەمەوێ بە شێوەیەکی بازاڕی بڵم ئەم کەسانە لاساریەکیان تایە پابەند نابن بۆی ئێمە دەستگیریان نەکەین کە زەرە روزیان بە سروشت و ژنگەنێن دەبێنم سروشت و ژنگەی کە ئیبینین ئەمە مافی گشتیە مافی تاکە کەسێک نییە ئێمەش خزمەکاری ئەو هاوڵاتیانین بۆیە ئەمانە سروشت و ژنگەکە بپارێزین خۆشەویستەکەم ئەگەر ئەتەوێ ڕاوی ئاژەڵ و باڵندەکە بکەی بە شێوەیەکی یاسایی ئەتوانی کە ئێمە داماناوە لە ئێستا ڕاوکردنی ماسی ئاساییە بەڕێزت ئەتوانی بڕۆی بۆ تۆڕی کە شاشەکەی لە 8 سانتیم کەمتر نەبێت بە قولاب ئاساییە بەڵام بەڕێزت ئەڕووی زەهرەکەیتە ناو ئەو دەریا و دەریاچەیە ئەی نازانی زەرەری بۆ
سەرجەم زیندەوەری ئاوەکە بێ نەکتەنیا بۆ ماسی زۆر ئەی باش. نازانی ئەگەر ماسیەکە ڕاو بکەی بە زەهر دواتر براکەی کەسوکارەکەی خۆت خێزان و ماڵ و مناڵەکەی خۆت بخوازەرەری بۆ تەندروستی ئەبێ واتە ئێمە کارەکانمان لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیانە هەموو کاتێکش ئێمە خۆمان بە خزمەکاری هاوڵاتیانە زانین هەروەکو پەروەردەکراوین هەروەکو ئەرکە هەمیشەی خۆمان هەشتا ساڵ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەمیتێم کەمەرخان بەڕێبەری ڕاگەانی پۆلیسی دارستان و ژینگی سلێمانی زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی دەستکان خۆش بێ من سپاس و دەستخۆشی لە ئێوە خۆشەویستەکەم لە کەناڵەکەتانەکەم لە بەرەوەی هەموو کات و ساتێک ئەو کەسانەیەکەوە لایەنی جێبەجێکاری ژینگەین کە ژینگە ئەپارێزن هەموو کاتی ئێوە لە بیرتانە هەم بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیانی خۆشەویست من ناڵم لە هەموو کات و سادەکانە ئێستا حملەی خۆڵبژاردنە بەڕاستی زیاتر کەناڵەکان سەرقاڵی ئەوەن بەڵام لە هەمان کاتدا ژیانی من و تۆ واتە تەندروستی سروشت و ژینگە مەفروزە ئێمە سروشت و ژینگەمان لەبیر نەچێت هەموو کاتێ ڕێنمایی و بەرچاوڕوونیمان بۆ هاوڵاتیان و خۆشەویستان هەبێت دەمیگەانکی واژوی سەرشانمان ئێمەش لە خزمەتانیان ئێوەش ماندوو نەبن سپاسانەکەین سپاس بۆ ئەم دەرفەتە ماندوومان کردی زۆر سپاس بۆ ئێوە خۆشەویست و سەرجەم بینەران و بیسەرانش دەستکان خۆش. وەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلە کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لێدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان هەر سەبارەت بەوەی کەوا ژینگە پارێزراوتر بێ ناوچە سروشتیەکان ئارامتر و وەروەها پڕ بەرهەمتر بن بابەتێکی تریژ هەیە بووی لە سروش تا ڕاونەکەین گرنگیدان بەتابە ڕای ماسی ئێستا گرنگیی زۆر بە حەوزی ماسی ئەدرێ کە ئەمەش هەر پەیوەندیدار بە بابەتەکانی پاراستنی ژینگەوە چەند گرنگە بابزانین ئەگەر ئەم حەوزانی ماسی گرنگیان پێ بدرێ هاوکارمان جەلال جەباری لە سنووری گەرمیان و چەمچەماڵ راپۆرتێکی بۆ ئامادەکردوین لەسەر گرنگی وەروە حەوزە ماسیەکان و بەرهەمەکەیان بینەری دەبێت.
دیارە ماسی عادەتەن ئێمە ساڵانە کە تێیەکەین پێشەوە ماسی وردمان بۆ دێ لە حیلەوە تقریبا لە پەنجەوە دێت تاگرێ پەنجە تقریبا ئەوەندە دێن ئەو کاتە لە حوزێکا دایانین بۆ ماوەی فترەیەک بە تەشت بۆیە شێلین وەکو تەشتی هەویر حوزێک بڵێن ئەگە 20,000 مانتێکە تا 30 تەشتی بۆیە شێلین ئەیدەنێت تاوای لەکەن دەکەین نیوکەب یا کەپ ئەو کاتە حوزەکانی کە پێش ئەوە هەمووی خاوێنەکەینەوە بڵین خوێیەکەین حوزەکان تاقیمەکەین لەبەرەوەی خوێ زۆر دەرمانە بۆ ماسی بۆ بکاتە تاقیمێکی جوانەکەین و ئەو کاتە ماسیەکە یەکسەر تەوزیعەکەین بەسەر هینەکانە بەڵام ئاخر شت کە بڵین باشترین و شت بێ بۆ ماسی تێکردن لە مانجی بڵین لە نەورۆز بەرەوسەر ماسی ڕاستە ڕستێکی خۆشە کاسبێکی زۆر خۆشە نەڕەمەوەی کە حوزی ماسی هەبوو ڕەنگە وەکو چۆن ماسیەکە بێ ئاو نەژێ ڕەنگەوە ئینسانش بێ ماسیەکە نەژێ ئەوەندە شتێکی خۆشە بەڵام معارزە بۆ نەخۆشیەشیان خاستن لەم وەرزەیە لە ئێستا لە وەرزی سەرمایە بڵین کە کچوونەتە پاییزەوە شەو سارد و ڕۆژ گەرم دەبێت لەم ڕۆژەیە زۆر ئاگاداری بی ئاوت زۆر نەبێ لەبەرەوەی تۆزێک گەرمتر بێ دەرمانیش بەکاربێت ئەگەر حکومەت دوازمان لێ بێنێ زۆر سەرچاوەیەکی باشە بۆ ئێمە ڕەنگە ئیسپاتەکەشی خراپ نەبێت بە حکمیەوەی ئەم دۆلارە ژوای لێ هاتووە ئەمڕۆ ساڵی پار ئەوەی کە خاوەن حەوز بێ لەم سنوورە کەمی وایە مایەکاری دەرچوو بێ یان زەرری کردووە مایەکاری بێ ئەتوانین مایەکارەکەش بە زەرر دانێن چونکە کابرا بۆ خۆی بە خێوی کردووە ئەبێ ئەو کات حرەسی و هیلاکێکی خۆی لە بەرچاو نەگرێ ئەوها مایەکاری دەرەچێت ئەگە ئەو لە بەرچاو بگرێ تەنانەت وەکو حرەسێکی هاکەزای ژمانجی 200,000 بۆ خۆی حسابکە ئەوە بێ زەرری کردو کێشە بە دەرەجەیەک کارەبایە فترێکشەم ئەوە کە کەمی کردووە کێشەی ئاو بۆ هەموو خاوەن حەوزەکان دروست بووە بە حکومە بیرەکان کەمی کردووە ئاو وەکو پێویست بەردەست نییە کێشەی کارەبا دەرەجەیەکە و ئاویش دووەم نەبوونی عەلەفیش لە سنووری خۆمانە یعنی ئەوەی کە خۆمان وەکو فەلاح کە بەرهەمی دێنێ ئەمان سوودی لێ نابینن ئەوەی کە دەیهێنن هەموو لە دەرەوە هاورداگرێ حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ ئایا هاوکاری خاوەن حەوزی ماسیەکەن هیچ بە هیچ شێوەیە تەنانەت هەر لێمان ناگەڕن کە درستی کە ئیشی خۆشمان بکەین ئەوە تا بۆ نمونە کارەباوای دەنە کەرتی تایبەت ئەگەبی دەنە کەرتی تایبەت ئەو کاتە ناچاری نێمەوازی لێبێت هەمووی زەرەرە حکوومەت وەکو هاوکاریمانکە بەڕاستی ئەرشی قورس کردووین وڵاتزان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی دواکەوتنی گەشەی منداڵ دەکەین زانین ئەو نیشانانە چین کە لە منداڵێکدا هەیە کە گەشەی دواکەوتۆ زۆر جار دایکان و باوکان دڵڕاوکی ئەویان هەیە کە دەبینین منداڵەکان گەشەی وەکو پێویست نییە یاخود لە ڕووی گەشەوە جیاوازی هەیە لەگەڵ منداڵەکانی دیکە یاخود منداڵانی دیکەدا ئەمە زانی بۆچی دەگەڕێتەوە ئایا نیشانەی هەیە یاخود چارەسەرەکان چین بەگشتی گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر گۆرا محەممەد پزیشکی پسپۆری منداڵان کاک دکتۆر زۆر بەخێر کاک دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین منداڵ کە لە دایک دەبێت چۆن چاودێری گەشەی بکرێت گەشەی چۆنیەوە قۆناغەکانی ئەگەر باس بکەین بەڵێ خۆی کە مناڵ لە دایکە بێت عادەتەن ئێمە حەدێکمانەیە پێوتی حەدی نۆرمەڵ بۆ مناڵێکی لە دایک بوو ئیتر عادەتەن ئەوەش لە کێش و لە باڵە و لە چێوەی سەریشان فەرقەکە چونکە ئێمە باسی گەشەمان کرد لە بیدایەتەوە هەر ئەم سێ جانباگرێتەوە کە بریتێ لە گەشەی باڵە گەشەی کێش و گەشەی چێوەی سەریش بۆ کێش عادەتەن مناڵێک دەبینی 2 کیلۆ و نیو هەتاوەکو 4 کیلۆ بێ ئەگەر مناڵەکە هاتووە مناڵێکی کامڵ لە دایک بووە کە پێوترێ مناڵێکی نەبەکام نییە ئەم مناڵە کامڵە فترەی سکپڕی دایکی تەواو کردووە کە عادەتەن فترەی سکپڕیش بریتێ لە بینی 37 هەتاوەکو 42 هەفتە یعنی بێ ئەگەر پێش 42 لە دایک بیاڵین فتری سکپڕەکەی زیایی کێشاوە درێژەی کێشاوە ئەگەر پێش ئەوەش بێ پێ مناڵی نەبەکەم کەواتە ئێمە باسی مناڵێکین کە مناڵێکی کامڵ بێ لە بینی 37 بۆ
42 بە کێشی عادەتەن لەم بینەیە ئەبێت لە بینی 2 کیلۆنی تا 4 کیلۆ بە ئەگەر لە 2 کەمتر بێ ئەوە پێوتە مناڵی کێشکەم ئەگەر لەوە زیاتر بێ پێوتە مناڵێک کە کێشی زیاکە هەردووکیان سەبەب بۆ هۆکاری خۆی هەیە بۆ باڵا عادەتەن 50 سانتیم وەرەگیرێت لە کچە 48 سانتیمە ئەمیش ئەگەر هاتوو لەم نسبەتە کەمتر بێ پێوتێ باڵای کەمترە باڵا زیادبوون لای ئێمە عادەتەن زۆر ینی دایم دایک و باوکو ئەوانە حەزەکەکەت باڵا بەرزتر بێ هەرچەند ئەویش جاری وایە زۆربوونی باڵاش هەنە جار کێشەیە بۆ ئێمە ئەویش هەر سەبەبی خۆی هەیە بۆ چێوەی سەریش عادەتەن لەم تەمەنایە لە بینی 33 بۆ 37 سانتیمایە وەرگرتنی چێوەی سەرەکەی بە معدل تقریبا ئەگەر 35 سانتیمەتر بێ ئەوە پێوتێ کە مناڵەکەت مناڵێکی چێوەسەری باشە بۆ بیداەتی تەمەەن بەم شێوازە حسابەکرێ دوای ئەوە پێویستەکە کە مناڵ هەڵسەنگاندی بۆ بکرێ بە بۆی زانرێ ئایا ئەم شتانە چەندێک زیاکە بە نسبەتی چەندێک زیاکە ئەویش عادەتەن خۆی مناڵ باشتر وایە لە هەفتەی یەکەمە دکتۆری مناڵان ببینێ ئەم هەڵسەنگاندانی بۆ بکات دوای ئەو لە مانگی یەکەمە لە مانگی دووەمە لە مانگی سێهەمە لە بیداەتی تەمەنا ببینێ دوای ئەوەی کە سێمانگەکەی تاوا کرد هەموو سێمانگجارێ هەتاوەکو ساڵ پڕ ئەکاتەوە لە دوای ساڵەکەیش هەموو دوو جار یانی لە ساڵەکان بۆ نمونە 6 مانگ جارێک هەتاوەکو چێتە فترەی مەکتب لە دوای مەکتەبیشەوە هەموو ساڵە جارێ ببینێ یعنی هەڵسەنگاندنی زیادبوونەکان بە پێی ئەمە ئەکرێ و هەر یەکیشیان نسبەتێکی زیادبوونی جیاوازی هەیە لە یەکێکە بۆ یەکێکی تر یعنی هەر بۆ نمونەت بۆت باسکەم کێش لە مناڵەکە کە یەکەم جار لە دایکە بێوتمان دەبینی 2 بۆ 4 کیلوایە عادەتەن لە سێ مانگی یەکەمە هەموو ڕۆژێک 30 غرام کێش زیاکە یعنی ئەگەر بە معدلی 25 بۆ 30 غرام یعنی تقریبا 750 غرام هەتاوەکو 900 غرام زیاکە بەم شێواز زیاکە لە سێ مانگی دووەمە ئەم نسبەتە کەمە بێتەوە بۆ کێش یعنی لەوانەیە بێت دەوری 20 25 لە هەندێک جاری شەتەوە لەوانێت تا 15 سانتیمێک 15 غرامێک بێت ئەمان هەر هەمووی بێ کۆ بکرێتەوە بە نفسی یعنی یەکێک لەو شتانێک کە زۆر گرنگە بۆ من لە کێشە بریتە لەوەی کە تۆ مناڵەکە بە نفسی کێشان بیکێشیت یعنی ناکرێت تۆ مناڵەکەت لە لای دکتۆرێکی وەکو من کێشاوتە نفسە کێشێک بووە ئەشتە لای دکتۆرێکی تچکە لە بەرەم جیازانە ئیلکترۆنیە و لەوانێت لە بینی منە لەگەڵ دکتۆرێکی تر یا لە بینی خەستەخانەکە تا خەستەخانەیەکی تر فەرقێکی ئیلکترۆنی هەیە بێ لەمەیە ئەم فەرقە زۆر دروستەکە بۆ مناڵ یعنی تۆ بۆ من ناگەر فەرقێکی ئیلکترۆنی 9 کیلۆ هەبێ لە بینی من و جیازێک لە لای دکتۆرێکی تر هەیە بۆ مناڵەکە فەرقەکە بەڵام ئەگەر هەر لە لای من بکێشرێتەوە من ئەزانم بۆ من ئەم جارە ئێستا ئەوە نەبووە ئەوەنەی تر چۆتە سەری چکە هەر بە نفسی جیازی کێشمەوە بۆ باڵاش نفسی قسەیە یعنی لە پێوانەیە تۆ بێ بە نفسی جیهاز مناڵەکەت پێوانە بکەیتەوە تقریبا بۆ کێش وەکو باسمان کرد ئەمە لە سێمان یەکەمە بەم شێوازە زیاکە دوای ئەوە کەمە بێتەوە هەتاوەکو ساڵ کە تقریبا لەوانەیە بێتە نزیکی 15 تا 20 غرام ڕۆژانە زیاکە ئەگەر بە شێوازێکی ئاوا ئاسانتر باسی بکەین مناڵ تقریبا لە 5 مانگیە کێشی بێ بە دەبڵی کێشی یەکەمی یعنی بۆ من ئەگەر 3 کیلۆ بێ لە تقریبا 5 مانگیە بێ بە 6 کیلۆ لە ساڵە ئەبێ بە 3 ئەوەنەی کێشی بیدایەتی یعنی ئەگەر لە بیدایەتە 3 کیلۆ بێ تقریبا لە ساڵە بێ بە 9 کیلۆ ئەمە بەم شێوازە حساب بکرێت چێوەی سەر قیاسێکی تری هەیە کەوتمان باسمان کرد چێوەی سەر لە بیدایەتی تەمەنا تقریبا 33 هەتاوەکو 37 سانتیمە گەر ئێمە 35 سانتیمەکو معدل وەرگرین لە سێ مانگی یەکەمە مانگانە 2 سانتیم زیاکە ینی بە هەموو سێ مانگە 6 سانتیم زیاکە بەڵام لە سێ مانگی دووەمە هەموو مانگە 1 سانتیم زیاکە بەڵام لە 6 مانگی ئاخیرە هی یەکەم ساڵ هەموو مانگێک 9 سانتیم زیاکە ینی بە هەموو 6 مانگەکە 3 سانتیمتر زیاکە یعنی ئەگەر هەر بە شێوازێکی ئاسانتر باسیکەین مناڵ ئەگەر لە دایک بێ 35 سانتیم بێ سەری لە ساڵ یەکەمە 12 سانتیم سەری زیاکە کەواتە ئەگەر هاتوو لەم قیاسە کەمتر بوو کەواتە کێشەی سەری کەمتر گەشەی سەری کەمە ئەگەر لەوە زیاتر یعنی زیاترەکەیت ئەمانش هەمووی سەبەب بۆ هۆکاری خۆی هەیە باڵایش لە تەمەنی 1 ساڵیە تقریبا ئێمە هەر هەمووی 25 سانتیم زیاکە یعنی ئەگەر لە یەکەم ڕۆژە 50 سانتیم بێت لە ساڵی کە تەواو کرد بێ 75 سانتیم و عادەتەن باڵاش وردەوە دەکەمە بێتەوە لە ساڵی دووەمە نیوەی ئەوە زیاکە هێتە سەر 12 سانتیم دوای ئەوە تقریبا بە معادلی 5 بۆ 6 سانتیمێک زیاکە هەتاوەکو کێش زیاتر بێت لە باڵا لە بیدایەتە هەموو شتەکان باشن یعنی ئێستا یەکەم ساڵی تەمەن ڕێکێکە لە ساڵە زۆر گرنگەکان چکە ئێستا من باسم کردوتم ئەگەر مناڵێک لە یەکەم ساڵی تەمەنیە 3 کیلۆ بێ یەکەم جار کە دایک بووە دوای ئەبێ بە 3 ئەوەنەی ئەوە یعنی بۆ منە سێکە ئەبێ بە 9 یعنی چەند کیلۆ زیای کردو 6 کیلۆ زیای کردووە هیچ تەمەنێک نییە مناڵ 6 کیلۆ زیاکە لە کێشیە بۆیە ساڵی یەکەم زۆر گرنگە یەکەم ساڵ باڵای ئەبێ بە 75 سانتیم لە 50 هیچ تەمەنێک کە بە تەمەنی باڵغبوونیشەوە باڵغبوون هەرە زۆرەکەی زیاب بکە لەوانەیە نەگاتە دە بۆ 12 سانتیم
کە تێژێکەکە لە تەمەنە زۆر باشەکان بۆ زیادبوونی باڵە بە هەمان شێوە سەرێکی لە یەکەم ساڵە 12 سانتیم زیاکە بە هەموو تەمەنی 12 تر زیان ناکە یعنی کەواتە یەکەم ساڵ یەکەم چەند گرنگە دایکان و باوکان وشار بن لە جوان ئاگاداربوونیان مناڵەکان کە ئەمە ڕاستەوخۆ بۆ خۆناغەکانی دوایی مناڵانیش هەر تەسیری دەبێت لە هەرسێ گەشەکردنەکەی باڵا و کێش بە تەکید یعنی من بووە زۆر تەکی لەسەر ئەو نقطەیە ئەەکەمەوە ساڵی یەکەم یەکێک لە ساڵە هەڵە هەرە گرنگەکان و هەر بووە یعنی بە پێی شتی علمی باسەکە من ئەمەی کە پێت ئەڵێم یعنی علمی ئەبێ مناڵ لە هەفتە یەکەمە دکتۆری مناڵان ببینێ لێ کە مانگی تەمەنی یعنی کە بوو بە 30 ڕۆژ هەر دکتۆری مناڵان ببینێ ئەنجا مانگی دووەم ئەنجا مانگی سێم ئەنجا 3 مانگ جارێ ئەنجا هەتاوەکو گاتە ساڵ ئێمە ئەڵێن لە ینی تقریبا ئەگەر حساب بکەین بینینەکانی هەر کە بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی هەبێت چەند جارەکە هەفتەی یەکەم دوای ئەوەی 3 جار ئەمە چەند ئەمە 4 بۆ سیانی تیشمان هەیە ئەمە حوت بۆ هەموو تەمەنەکانی تر هەموو ئەڵێن 6 مانگ جارێ ینیوانە جاری واشی بە ساڵی جارێ کەواتە گرنگە ساڵ یەکەم یەکێکە لە ساڵە گرنگەکان بێجگە لە گەشەی باڵا و کێش و سەر ئەم ساڵانەیەکێکە لەو ساڵانێکی کە هێشتا مێشک لە گەشەکردنایە یعنی ئەگەر بێت و هەر خەلێلێک هەبێت لە هەر شێوازێکی خۆراکی و مشکلی تری هەبێت تاسی لەسەر گەشەی مێشکی شێکە لەبەرەوە ساڵ یەکەم یەکێکە لە ساڵە زۆر گرنگەکان کە بێ احتیمامی بێت زۆر باشەکان دکتۆر بابینە سەر گەشەی ئەقڵیەت و گەورەبی زۆر جادەوترێ زۆرە لە پزیشکانی پسپۆر دەڵێن کە لە تەمەنی ساڵ و نیو بەدواوە ئەگەر 15 و شەفێر بوو ئەمە دیارە گەشەی قسەکردنی و ئەقڵێتی باش بوو ئەمە چۆن دیاری دەکرێت بەگشتی خۆی ئێمە کە باسی هینەکەین باسی گەشە ئەەکەین ئێمە دوونەوە گەشەمان هەیە بە ئینگلیزی دوو کەلیمەمان هەیە زۆر جوان جیاکراوەتە پێوتە growth and development growth بریتە لە گەشەکردنی جستەی ینی بۆ نمونە سەر جسم یعنی وەکو حەجم گەورابی وەکو حەجم گەورابی بەڵام دیڤلۆپمنت بریتە لە پەرەپێدان ینی پەرەپێدان چێتۆ ئێستا مەرحەلەیەکت هەیە دوای ئەوچیتە مەرحەلەی دووهەم مەرحەلەی سێهەم هەتا ئەم مەرحەلەیە نەبڕی ناچیتە مەرحەلەی دووهەم ناچیتە مەرحەلەی سێهەم تقریبا ئەمەیان پێوتە پەرەپێدان کە بە زمانی ئینگلیزی پێوتە دیڤلۆپمنت لە ناو دیڤلۆپمنتە شتێکمان هەیە پێوتە مایلستۆن بریتە لەو شتانەی کە تۆ مناڵەکە لە تەمەنیا لە پەرەپێدانیا و دەفێرەبێ بۆ نمونە مایلستۆنی مناڵ ئێستا مناڵ ئەتوانێت لە تەمەنی تقریبا 3 مانگیەوە لە تەمەنی 6 مانگیە ئەتوانێت بۆ نمونە تەپاوتلکە ئەمە پێوتە مایلستۆن لە تەمەنی 7 مانگیە ئەتوانێت دانیشە لەسەر خۆی دانیشە باشە لە تەمەنی 10 مانگیە ئەتوانێت گاگۆڵ کێ بکە لە تەمەنی ساڵ بۆ منە ئەتوانێت پێ بگرێت ئەمانە مایلستۆنی پێوترە ئەم مایلستۆنانە بە پێی تەمەنەکان جیاکراوەتەوە یا لە چ تەمەنێکە مناڵەکە ئەتوانێت تۆ پێی بڵێ نابێ ئەو شتە بکەیت گوێت بۆ بگرێ گوێ لەو شتە بێ یا یعنی هەست بەو شتانەکە ئەمانە پێوتە پەرەپێدان ئەمە جۆرێکە لە گەشەکردنی مێشک ئەمە بەشێکی جیایە بەشی دووهەمان کە بریتێ لە بەشی زمان فێربوونی زمانیش هەر یەکە و مەرحەلی خۆی بۆدانراوە عادەتەن لە زمانە ئێمە شتێکمان هەیە پێ ئوترێ ئاڵای سوور مەبەستمان لە خەتی سوورە یعنی ئەگەر مناڵەکە لەم خەتە سوورەیە ئەم شتەی نەبوو کەواتە مناڵەکە کێشەیەکی هەیە بۆ نمونە مناڵ باشتر وایە لە تەمەنی 6 مانگیان گروگاڵ بکە باشە ئەگەر هەتاوەکو 9 مانگی گروگاڵی نەبێت کەواتە کێشەیەک هەیە لە مناڵەکە بێ متابعە بکرێت مناڵ ئەبێت تاوەکو تەمەنی 15 مانگ هەتا 18 مانگ دایە و بابە بزانێ ئەگەر دایە و بابە نەزانێ کەواتە کێشەیەک هەیە لە مناڵەکە لە کێشەی مێشک بەڵێ چونکە ئێمە کە باسی زمانەکەین ڕاستەخۆ پەیوەندی بە مێشکەوە هەیە دوای ئەوانە باز لە هۆکارەکانی بکەنی بۆچی منداڵ تووشی ئەوە دەبێت ینی هۆکارانە چی خۆی ئەسباب زۆرە ینی ئەگەر بڕێنێت تەفاسیلەوە شتەکان زۆر ور دەبێتەوە ینی بەسیترین شت کە لەو تەمەنانەیە هەیە بۆ نمونە ئەگەر مناڵ گروگاڵ نەکا و دایە و بابە نەڵێ ینی یەکێک لەو شتانی کە ئێمە بیری لێ بکەین و بریتێ لە خەلێلی گوێ چکە هەموو ئینسانێک یەکەم جار بە گوێ شت وەرێک دێ ئەنجا دوای ئەتوانێت دەری ببڕێتەوە کەواتە ئەگەر خەلێلێک هەبوو لە مناڵەکە گوێی کێشێکی هەبوو کەواتە ناتوانێت دەربڕینەکەیشی هەبێت بۆی ئەمە یەکێکەنەوانە هەنێ فاکتەری تر هەیە وا ئەکا کە مناڵ یعنی ئەوەی کە پێوتێت دواکەوتنی زمان دروستیکە هەر بەشێکیان بریتێ نەقسی ڤیتامیناتەکان عادەتەن بۆ نمونە مادی ئاستن یەکێکە لەو مادانەی کە ئەبێتە هۆی دواکەوتنی گەشەی مێشک بۆی کێشت بۆ دروستەکە ئەگەر هاتوو نەقسی مادی ئاستنت هەبێت کەم خوێنی بە هەمان شێوە نەقسی مادەی زینک ڤیتامین دی ئەمانە هەمووی کێشت بۆ دروستەکە بێژگە لەمانە سترێسی عایلە ئەگەر مناڵەکە لە ناو عایلەیەک بێت کە ئاژاوی زۆر تیابێت کێشی زۆر تیابێت تەئسیری لەسەرەکە بە عام
کێشەکان زۆر ینی بۆ من ئەگەر خوان خواستە مناڵەکە خۆی خەلل هەبێت لە مێشکیا بۆ منە توش حاڵتێکی شەلل دەماغ بۆ بێت ئەمانە هەمووی بە ئام فاکتەرن بۆ ئەوانەی کە بێتە هۆی دواکەوتنی زمان بە هەمان شێوە بۆ حاڵتەکانی تیش کە باسمان کە مایلستۆن کە پێوتریەوەی کە پەرە پێدانەکەیە ئەمانش هەمووی سەبەبی خۆی هەیە کە سەبەبەکان زۆرن ینی بەڕاست زۆر باش دکتۆر ڕەنگە لە یەکەم ساڵی تەمەنی مناڵ کە باسکە زۆر گرینگە گەشەی جسمی جەستەی وەروە باڵای و کێشی بەچاو بە کێشاناستی پێ بکرێ ڕەنگە عقلەکەی تۆزێک بیاوێت بڵێن تەشخیصکردنی تا ساڵ یەکەم ئەمانە با بچینە مەرحەلەی دوای ئەوە زۆر جار دەبینین بۆ نمونە ماڵێک دوو مناڵیان هەیە مناڵی یەکەمیان لە ساڵی یەکەمیایەت یا لە ساڵی دومیاتی تۆزێک گەورەترە یا زووتر گەشەکە دومیان بە پێچانە یا مەرحەلەی بوونە حوت ساڵە حوت ساڵی ئەو بەراوردەکەی زۆر جیاوازیان هەیە لە ڕەفتار لە کردار ئەمە چۆن فریای بکەوی زۆر جار خەڵک پێ وایە لە دەست دەرچۆیا کورە هەروایە نە هەر خۆی وایە لە باوکی و بۆی ماوەتەوە لە مامیەتەوە لە خاڵێکی ئەم تۆزێک کللتورە مناڵەکە بێتە قوربانی ڕەنگە کەمی ڤیتامینێک بۆ باست کرد چەند گرینگە ئەلەم قۆناغەشە خۆی کە من باسی سەردانی پزیشکم کرد ینی بەڕاستی پزیشک ئەتوانێت قەرار بۆ بە لە چ مەرحەلێک مناڵەکەت کێشەی دروست کردو یا کێشەی دروست نەکردووە یعنی من تەنانەت لە مۆزوعی کێش و باڵەوانیشە کە باستم کرد یعنی ئەم شتانی کە باسم کرد تقریبا وەکو ستانداردێکی بەسیط باسم کرد ئەگینان لە ئاخیرا ئێمە شتێکمان هەیە کە زۆربەی دکتۆری مناڵانەکان بەکارهێنێ پێوتێت چارت ئەم چارتە بریتێ لە کۆمەڵی خەتی بەیانی کە کۆمەڵی خەتی یەک لە دوای یەک دیاری کراوە بەپی ئەم خەتانە قەرارە درێت کە ئایا مناڵەکەت فعلەن لە مناڵێکە باڵای کەمە کێشی کەمە و قیاساتی سەری کەمە ینی هەر ئاوا هاکەزایی قسە ناکەن ینی من هەموو جارێک کە مناڵێکێتە کلینیکەکەمەوە کە کێشان و باڵای بووەکەم لە ئاخیرا هەریەمەوە سەر ئەو چارتە ئەم چارتە شتێکی عالەمیە دانراوە بەپی دوو ڕێکخراو دانراوە کە پێیانوتێت WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە و ڕێکخراوی تیمانیە کە پێوتێت CDC ئەم دوو ڕێکخراوە هەردووکیان بۆ خۆیان ئەهەمیەتی جیاوازیان هەیە بۆ نمونە ئێمە و چارتانەی کە بەکارێنین لە خوار تەمەنی 2 ساڵەوە هی جەماعەتی WHO بەکارێنین لە خوار لە سەر 2 ساڵەوە هی CDC یعنی چونکە لەبەرەوەی بۆ خوار 2 ساڵ هی WHO باشترە هی سەر 2 ساڵ هی CDC باشە ینی مەبەستم ئەوە تەفاسیلی وردی تایە کە پێویستەکە ئەم قیاساتانە ئێمەش جاری وایەکو دکتۆری مناڵان هەر ئەوە هاکەزایی یەکسەر قەرار ناین ئیلا ئەگەڕێنەوە بۆ ئەم چارتانە و لەگەڵیشیان متابعە بۆیە لە هەموو شوێنەکە گرنگترینشت ئەوەیە تۆ دڵنیابوونەوە لە دکتۆری مناڵ وەرگریت نەک بەو شێوازەی کە نەوەڵە ئەمەیان وانە باوکی وردە دایکی وردە تۆ ئێهمالیکە زۆر کێشەی تریش بۆ منە مناڵەکەت جاری وایە سەیرەکەی قەراراتی زۆر خەڵەتی بۆ ئەدرێ ینی بۆ منە مناڵ کەیسەر لەم زۆرفای سەسوکچۆن ڕۆژانەوە زۆر باوە سیرەکەی مناڵەکەت خەیکە چۆتە حاڵی وشکبوونەوە یەکێک لەو لاوە بە نەشارەزایی ئەمە هیدانێتی ئەمە نازانم هی ئەوەیەتی ئەمە سەرمای نعنای بەرێنە بەڵێ ئەم شتانە زۆر زۆرە بەڵام بەڕاستی هەنێجار ئەوانە یەکسەر کێشەی یەکسەر چۆن تەواریت بۆ دروستەکە بۆ منە گەست چۆن ڕۆژانەوەی هەمالیکەیت ئەی بیتە خستەخانە ئیشەڵا لەوانێ ئەوە عیلاج کرێت بەڵام هەنێجار من کێشەی زۆر گەورەترم بینیەوە بۆ نمونە لە کێشەی باڵای ئەوانم زۆر بینیەوە ینی بۆ نمونە ویان لە دایک و باوکەکە کردووە کە مناڵەکەت لە خۆتە چێ جاری قسەیەک هەیە لەسەر باڵا یعنی احتراما تۆزە بڵاویش بۆ تۆ لە ناو خەڵکە على ئاساس مێشولە مێشولەیە بێ فیلفیلیە بێ ئێمە هیچ جاریمان لە منیە کە هەموو مناڵەکە چێتەوە سەر دایک و باوک بەڵام احتیمالێکی زۆر هەیە مناڵ هەبێت دایک و باوکی کاتی خۆی خەلەلیان هەبووە لەبەر نەبوونی لەبەر ئەم هەموو پێداویستیانە کە ئێستا هەیە ئەم هەموو فحسوشتانە هەیە لەوانەیە دایک و باوکەکە ئێهمال کرابێت بەڵام خۆ ناکرێت مناڵەکەش ئێهمالکەی بڵێ با هەروەکو ئێوە دەرچێت لەوانەیە عیلاجی هەبێت لە ئێستا بۆیە من بە دایک و باوکان ئاڵێم کە خۆیان بچووکن قەت مناڵەکانی ئێهمال نەکەن بۆ قسەیە تێنەکەون کە پێتانڵێ ئەڵێم مناڵەکانیش وەکو خۆ ورد دەرەچێت با دکتۆری مناڵان دڵنیات کاتەوە لەسەر شێوازی باڵاکرد ئەگەر هاتوو چونکە ئێمە هەموو شتێک بەپی کۆمەڵە تەفاسیل قەرارەی بەڵام بۆ مۆزوعێکی تریژ هەیە کە دایک و باوکێتە لامان لا ئەبێت مناڵەکەم هەر زۆر باڵای بەرز دەرچێت کە لە کاتێکا سیرەکەی مناڵەکەی زۆر نۆرمەڵە ئەمانە جادوای کێشەمان بۆ دروست دەکاتەوە لەبەرەوە ئەم شتانە باشوایە تۆ لە دکتۆرە وەرگری و دکتۆر قەرارت بۆ بە پرسیارێکت ئەوت کرد کە ینی هەنێ مناڵ هەیە بۆ نمونە لە یەک ماڵە ئەمیان سەرێکی گەورەتر ئەیان بچووکترە هیچ مناڵێک لێوی تر ناچێت یعنی هەموو مناڵێک کۆرسێکی عادەتی خۆی هەیە یعنی لەوانەیە هەر لە ماڵی ئێوەیە تۆ باڵات 170 بێ براتە بێ 180 بێ لە ئەخیرا ئەبێ دکتۆری مناڵان قەرارت بۆ با کە تۆ ئایا ئەم مناڵیشت نۆرمەڵ و ئەمەیشت نۆرمەڵە یا ئەمیان نۆرمەڵە ئەویان نۆرمەڵ نییە
يعني لا تفاصيل إلا قرانا بو دكتور من الله زۆر جار دایکان و باوکان دڵڕاوکیەکی دیکان بۆ بێت کە دەبینن منداڵەکەیان لە دایک دەبێت زۆر جار کە کێشێکی زۆر کەمی هەیە و زۆر بچووکە لەوانە پەیوەندی بەوە بێت کە خوێن و خۆراک کەمتر چوو بۆ منداڵەکان کۆمەڵی هۆکاری دیکە ئەیا ئەمە هیچ مەترسی تێدایە یعنی زۆر جار بێ ئەمە لە بن دەبین کە منداڵەکەیان بۆ شێوازێەوە و زۆر جار منداڵ هەیە کە گەورەش بۆمە باسی ئەگەر ماشەڵاون کە لە دایک بوو ئەوەندە بوو ئەوەندە بچوو بوو زۆر ڕاست ئەمانە هیچ مەترسی تێدایە خۆی کە مەترسیەکە لە چیە یعنی مناڵ کە ئێمە باسیەکەین ئەبێت لە بینی 2 کیلۆنی و هەتاوکو 4 کیلو هەبێ ئەگەر هاتوو لەمە بچووکتر بێت دیارە خەلەلێک هەیە بەڵام خەلەلەکە چییە ئەو ئەبێ بە دوواداچوونەکی بۆ بکرێت ینی بۆ نمونە ئەو خەلەلانی کەەوە ئاکا مناڵ بە بچووکی لە دایک بێ یەکێک لەوانە بریتێ لە زەخت لە دایکەکە ئەگەر زەختی هەبێ دایکەکە مناڵەکانیان بچوو دەرەچێت ئەگەر لە وێڵاشەکەی کێشەیەک هەبێت خوێن خستیش ئەمە هەر کێشەی بۆ دروستەکە ئەگەر خوێن خەستبوونەوەک لە دایک ینی کێشێک لە دایکەکە هەبێ مناڵەکەی بچوو دروستەکە هەر ئیلتیهاباتێک لە دایکەکە هەبێ بۆ نمونە مجموعە ئیلتیهاباتمان هەیە کە یەکێک لەوانەیە کە لە ناو خەڵکا بە ناو بانگە بریتێ نەخۆشی پشی لە با بڵێن ئەمە کێشە بۆ مناڵەکە دروستەکە زۆر گرنگە لە کاتی سکبڕبوونانی ئەوە ئەم دایکان ئەم حاڵەتانە بزان و بەردەوام ئاگاداری ئەم حاڵەتانی خۆیان ئەمانەی عیلاقی بە چی عیلاقی بە متابعی دایکەکەوەیە کە عیلاقێکی جدی هەبێ لەگەڵ ئەو مەرکەز سەحیانی کە بۆ ڕعایی ژنیست بۆ چاودێری ژنیستێک پردانراوە کە تۆ ئاگاداری ئەم شتانە بێت چونکە هەموو خەلەلێکی بەسیط لەوانەیە کێشە بۆ مناڵەکە دروستکات چونکە لە ئاخیرا مناڵەکە ئاو خۆراک لە تۆ وەرەگرێت وەکو وایە خۆمان کە ئاومان نەما دیارە دوکان کێشەیەکی هەیە وانە سەر چاوەکەت کێشت هەیە بۆیە کێشت بۆ دروست بووە بۆیە هەموو خەلەلێک لە دایکەکە ینی هەر هەنێشتی زۆر بەسیط هەیە کە جاری وایە ئەگەر دایکەکە متابعی خۆی بکە مناڵەکە زۆر لە کێشە دوورە بە یەکێک لەو کێشانە کە بریتێ لە حاڵتێکمان هەیە پێوتێ لە شەقبوونی دڕکەپەتێک ئەگەر ئێوە بینی بێتان لە پشتیا دووەکو دوومەڵێک شتێک دروستە بێ کەمە بە ئینگلیزی پێوتێ سپاینە بافیدای پێوترە ئەم یامێنگۆمایلۆسیلی پێوتێ ئەم حاڵەتە بە تەنها وەرگرتنی حەبی فۆلیک ئەسید بۆ ئەو مانگانی کە مدەی سکپڕیایت و لە چەند مانگێکا پێش سکپڕی دوور تەخاتەوە لەم حاڵەتە لەبەرەوە زۆر گرنگە کە دایکەکان ئاگایان لە خۆیان بێ لەو فتری کە مناڵەکە لە سکیانەیە چکە هەموو خەلەلێک لەسەر لە دایکەکەەوە کێشە بۆ مناڵەکە دروستەکە هەموو شتێکی زیادە کە دایکەکە بەکاری بێنە کێشە ینی بۆ نمونە ئەگەر دایکەکە جگەرە کێش بێ مناڵەکەت بچوو دەرەچێت ئەگەر دایکەکە کە لە وڵاتی خۆمانە ئەم حاڵەتیان کەمە مەشروب خۆر بێت مناڵەکەی بچوو دەرەچێت دایکەکە خۆی ئیهمال کە ڕێژیم کە لە کاتی نانخواهینەکەیە حملەکەیە مناڵەکەی بچوو دەرەچێت بە هەمان شێوە لانە کێشێشمان هەبێت حاڵەتمان نەبێ مناڵەکە گەورە دروستکە کە ئەمەش هەر کێشە دروستە بۆ نمونە ئەو مناڵانەی کە لە دایکێکە بن کە شەکریان هەیە مناڵەکانە حەجمی گەورەترە یعنی لە 4 کیلۆ زیاترن گرنگە کە تۆ دایم لە مەرحەلە نۆرماڵەکە بێ و دوای ئەوە دڵنیابوونەوە لە دکتۆری مناڵانەگەر متابعەکە گرنگترە یعنی بۆ نمونە لە ئێستاکی مناڵەکەت ئەگەر 2 نیویش دەنەچۆ بۆ نمونە 2 بزانانی لە فترەی مانگێکا چەندێک زیاکە یعنی دایم یەکەم هەڵسەنگاندن گرنگە بەڵام زۆر گرنگ نییە ئەوەی کە لە ئەو گرنگترە بریتێ لە متابعە لە چاودێریکردنی وەزەی مناڵەکە کاتە دکتۆر گۆران من ئەمەوێت تۆزێک هەر بەجددی ینی بینەران لێمان تووڕە نەبن تۆزێت تون بووم لەگەڵ دایکان و باوکان مناڵەکە گەر بگری زمانی نییە بڵێ دایکە کە لە کەمێشەکە سەر مێشەکە مشکی لەم هەیە یعنی ئەم وشیارە لە هەرێمی کوردستان چۆن نەبینی پەیامت بۆ دایکان و باوکان خۆ مناڵەکە سەری بێشە قاچی بێشە دەستی بێشێ تووشی گرفتێگە بێ لە باوماوەیەوە شەکرەی زەختی شتێکی بۆ هاتوێ تا ژێر پەنجەی مناڵانیشمانێت دڵیان هەست کەیسمان هەیە یعنی پامێکی تون وەڵام حەزم تۆزە تون لەگەڵ دایکان و باوکان بەڕاستی من نەڕێکلامم بۆ دکتۆری مناڵان نەبوو کلینکەکانە بەس یعنی مناڵ زمانی نییە قسە بکە بایەمە ببینە زمانی مناڵەکان بۆی ئیدی دایکان و باوکان ئەوەندە مناڵ نەکەنە قوربانی کێشەکە لەوایە ینی بەڕاستی کە ئێمە ئەو حقیقەتانە بە خەڵکەڵین لەوانە خەڵک وا تێبگا کە بەشێکی زۆری بۆ خۆمانە یعنی بەڕاستی من قەنەعەتم وایە هەموو کەسێک ئەتوانێت لە ساڵە جارێکا سەدانی دکتۆرێکی مناڵان بکە یا متابعێکی جدی بکە لە جێگەیەکەوە کە ئاگەی لە وەزعی مناڵەکەی بێ یعنی بەڕاستی ئێمە هەستەکەم کاتمان زۆرە بۆ کۆمەڵشتی تر لە کاتێکە ئەو کاتانەمان نییە بۆ مناڵەکانمان احتراماتم دایکی وا هەیە سەیرەکەی هەموو مانگێک مۆزوعی فیلەر و بۆتۆکس و نازانم لەیزەر و ئەم شتانەی خۆی نافوتێنێت بەڵام مۆزوعی مناڵەکەی سەیرەکەیت 3 مانگ و 4 مانگ بەسەر مەوعیدەکەی خۆیان ڕۆشتووە لە کاتێکە کاتی بۆ ئەمانە نەبووە بەڕاستی ئەمانە هیچی حجە نییە بووی تۆ مناڵەکە دەهێمالکە وەکو تۆ مناڵ زمانی نییە مناڵ یعنی بەڕاستی مەشغوڵیشە بە حیاتی خۆیەوە یعنی خەیاڵ لێ ئەوە نییە باڵای چەنێکە و کێشی چەنێکە و کۆمەڵشتی تری هەیە ینی وەکو خۆتەڵی یار بەگریان دەرێبڕە لەبەرەوە هەنێ جار کوشتن ینی بەڕاستی بێشانسن لە هەنێشتا
ئەگەر ئەو قسانەی تۆ کە تۆ ئاوا تۆزە بە تووڕەبوون کردی لەوانە من تۆزە بە هادیتر کردوێتم بەڵاموانی توێر هەمووی تەواوە کە ئەکریانی بەجددی تۆزە زیاتر ئاگامە لە مۆزوعەکانێت زۆر باشە کاک دکتۆر منداڵ دواتر لە تەمەنی ئەوەی کە دەبێت خۆراک بخوا خواردن تا چەند کاریگەری دەبێت لەسەر گەشەی منداڵ وە لە سەرەتاوە تاوکو کۆتاییەوە شیری دایک یاخود و شیرانی کەشکە لە بازاڕەکاندا هەن ئەمانە چۆن جیاوازی هەیە لە نێو گەشەی منداڵدا هەر هەمووی دەوری هەیە ینی بەڕاستیەکێک لەو فاکتەرانی کە زۆر زۆر تەسیری هەیە لەسەر ئامەتی گەشە کە بریتێ لە سەر و لە باڵا و لە کێش و لەو لایشەوە تەسیراتی هەیە لەسەر گەشەی مێشکیش بریتێ لە خواردنێکی باش و بێژگە لە خواردنێکی باش لە تەمەنێکا بریتێ لە خەوی باش و جەوێکی ئیسراحەت کە ینی جەوێک بێت دوور بێ لە سترێس بۆ مناڵەکە دوور بێت لە قەلەقی ئەومانە هەموو ئەو خواردنانی کە ئیخۆین پێویستەکە کە ئەو مادانی تیاابێت کە هەم بۆ جسم باشە هەم بۆ مێشک باشە ئەو خواردنانی کە پێویستن کە زیاتر یارمەتی مێشکێن بریتێ لە مادی ئاسن ڤیتامین دی مادی زینک مادی کەپەر کە پێوتێ مست ئەمانە بێژگە لەوەی کە گەشەی جسم زیاکەن یارمەتی گەشەی مێشکیشیان کۆمەڵێ مادی تر هەیە کە پیاوانێتە کۆلین و ئۆمێگا 3 ئەمانە هەر هەمووی ئیسفادیان هەیە بۆ مێشک بە دڵنیاییەوە یەکێک لە فاکتەرە زۆر زۆر باشەکان بۆ گەشەی مناڵ لە خوارد بریتی لە خواردنی تەندروست نەک ئەم جۆرە خواردنانی کە ئێستا بەڕاستی زۆری مناڵی خۆمان کە خۆی پێوەگرتەوە کە بریتێ لە بەڕاستی پێیان توێ خواردنی دوکان ینی بریتێ لە جبس و بریتێ لە ئەندۆمی و بریتێ لە نەستەلە و کە ئەمانە هیچی ئیسفادە بە مناڵەکە ناگەێنێ و دوورە بێت لە هەموو ئەو مادە خۆراکیە باشەکان کەیتر لە پێگەیاندنی جسما دەورێکی باشی هەیە لە گەشەکردنی مێشا دەورێکی باشی هەیە و لە هەمان کاتە لەو لاشەوە یەکێکی تر لەلایەنە باشەکان کە بریتێ بۆ گەشەی مناڵ بە هەموو لایەنێکەوە بە مێشکیەوە لەگەڵ جسمیا بریتێ لە خەوی باش ینی بەڕاستی لە زڵوفی ئێستای ئێمە خەو هەر هەمووی تێک چووە سیرەکەی دایک و باوک مناڵەکانیان لەگەڵ خۆیان ناخێونن ئەگاتە 3 شەو 4 شەو یا ئاکاتە 12 مناڵە بێ پێش دەبخەوێنرێت لە سعات 12 بێت لە خەوێکی قوڵ مناڵ هەر ناخەوێ ینی چی لێ بکەین ئەبێ بگەڕێ بە دوای فاکتەرەکانیە بۆچی ئەم مناڵە ناخەوێت یعنی نۆرمال نییە بۆیە نۆرمال نییە ئەبێ شتێک هەبێت لاعیبێکی وەکو کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆیە گەیشتۆتە ئەم مەرحەلەیە خۆی شەوانە زوو ئەخەوێ سعات و نیوە پێشەوەی بخەوێ مۆبایل لابە بەدەستیەوە ئایپاد لابە سی تەلەڤیزۆن ناکات چێتە ژوورێکی تاریکەوە تۆ کە جەوەکە دروست کرد بۆ خۆت و بەرنامێکی مەزبوط ڕێخست بۆ خۆت یعنی ئەمە ئیسفادی ئەبێت لەسەر خەوەکەت دەوری ئەبێت لەسەر خەوەکەت یعنی ئێمە دایک و باوکان پێماڵڵن دکتۆر چاکە خەوێ ینی بۆ من 12 ساعتە خوێ بەڵام کەی ساعت 3 خەوێ ساعت 12 هەڵەسێ 9 ساعت خەوتووە بەڵام باش نییە تۆ مناڵە بێ پێش دەخەوێنرا بێ چۆ هۆرمۆنی گرۆس هۆرمۆن ینی ئەو هۆرمۆنە کە پێێتەوە هۆرمۆنی گەشە لە نزیکی ساعت 12 دەستەکە بە دەردا تۆ ئەگەر هات بێ ساعت 3 خەوان دەبێتە کەواتە سەر هەر لە هۆرمۆنەکەش تێگاوە لەبەرەوە ئەبێ کاتی خەوی مناڵ جیاواز بێت بۆیە ینی بەجددی مناڵ کە ئێمە باسی متابعەکەیشیمان کرد گرنگیەکەی لە چیە گرنگیەکەی لە مناڵ ئەگەر زەربەیەک لە شوێنێکە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی حیاتیا پێگەیشت تعویزی زۆر قورسە من و تۆ ئەگەر خەویشمان زۆر مەزبوط نەبێت لەوانەیە ئەو ڕۆژە سەرمان بێشێ بێتاقەتێکمان بێ لەوانەیە کێشێتی تریشمان بۆ دروستکە بۆ منە زەخت لەوانێ دروستکە شەکرە دروستکە بەڵام مناڵ زەربە لە سەشتی تریە بۆ منە زەربە لە باڵایە لە کاتێکە سیرەکەی مناڵەکە ئەگەر هات و بە مەزبوطی و بەڕێکوپێکی بخوێنرایە لەوانێ باڵای بۆ مستەوایە بۆیە کە خۆی حەزیلێتی کە لە ئێستا باڵا یەکێکە لە شتە جوانکاریەکانی ینی خەڵک حەزەکە باڵای حەزەکەی مناڵەکە باوشانی خۆراک و شیری دایکوانە خەویش زۆر گرنگە بۆی بەتەکید لایەکی ترەوە ینی بەڕاستی تۆ ئەگەر مناڵەکە ئیهمالی بکەیت ینی بۆ لەوانێ زەربە با لە مێشکی ینی هێستا هەر بۆ نمونە نەقسی مادەی ئاسنێکێکە لەوانەیە کە زەکای مناڵ کەمەکاتەوە زیرەکی کەمەکاتەوە لەوانێ مستەوای مناڵەکەت کولیەک بێ بەڵام بۆ نەقسەوە کولێکی داببەزێ یعنی زۆر تەسی دەکەم شتانە هەروە ڤیتامین دی زینک ئەمانە لەبەرەوە گرنگە متابعکردنی مناڵ لە کاتی خۆیان بە مەزبوطی بەڕێکوپێک زۆر باشە دکتۆرگیان کاتمان زۆر نەما بۆی دەرفەت لەو کاتەش وەرگری سو لەو دەرفەتەش وەرگین بە دیاریکراوی ئێستاکە لە هەرێمی کوردستان دایکان و باوکان بۆ چاودێریکردنی مناڵەکانیان مەترسیترین شت لەسەر مناڵ کەیسەکان هەستیان پێدەکەن یان ئەو نەخۆشیانەی کە بێت هۆی گرفت بۆ مناڵ دواکەوتنی گەشەیان وەکو ئامۆژگاریەک پامێک بۆ دایکان و باوکان چی هەست پێ کردووە بە دیاریکراوی لە چی بیان پارێزن باوترین بابزانم لە قسەکانە زۆر بکات هەر ئەومان دووبارە کردەوە کە گرنگترین شیر متابعەیە ینی تۆ تەنانەت متابعە بۆ ئێمەش گرنگە ینی ئێمەش خۆشمان هەندێک جار خۆشمان ئیهمال کردەوە یعنی تۆ زەڕورە هەموو ساڵێک جارێک چێکێکی خۆت بکەیتەوە لە چەوری لە زەخت لە شەکرە لە ئەم مەشاکیلانەیە بۆی بزانی کێشەکە لەکوێیە چکە زۆر جار خەڵکمان بینیوە
مەرحەلەیەک لە حیاتی تێپەڕی و ئەنجا زانیوەتی نەخۆشێکی خەتەری هەیە خراپی هەیە زەربەی لێەوە ئەو ساپی زانیوە و بەس بۆ مناڵ وەکو باسمان کرد بەو شێوازە گرنگترە یەکێکی تر لەلایەنە باشەکان کە باسمان گربێتێ لە خواردنێکی ڕێک و پێک و مەزبوط کە ئاگاداری بێدایک و باوکەکان بەشێکی تر بیرتێ لە خەوێکی مەزبوط و ڕێک و پێک چکە ئەمانە هەر هەمووی لە ئاخیرە تەسیراتی گشتگیری هەیە لەسەر گەشتەکانی بەس دکتۆر ئاماژەت بە خاڵێکی گرنگ کرد بەڕاستی یانی ئێساگە من بەرن بۆ پشکنین ڕەنگە نەچم دوایی پشتم ئەنجامی پشکینەکە زۆر دەرونیان ئەوەیە چی پەڵەیەکی ڕژەیە چیات دەرونیان نییە ڕانەهاتوم هەچە من خەم ئەیکەم بەس بە گشتی باس بکەین بەڵام ئەگەر مناڵ هەر لە سەرتاوە وەکو بەڕێزت باس کرد کللتوری پشکنینکردنی بۆ لە مێشکار بۆ دابنێت تۆ 6 مانگ جارێک دەچیت لای ئەماتر گەورە بوو لای یاسایە دەچێت پشکین دەکاو دێتەوە ئەمە گرنگ نیە هەرامەش بێ بە کللتور بەڕاستی خۆی پشکین لە ڤیتامینەکانی خۆی زۆر زەرورە یعنی ئێستا بۆ منە ئەوروپا تۆ هەموو مانگێک شتێک لە مەعاشەکەتە بڕێ بۆ چێکی خۆت بکەیت یانی هەمانە خۆی ناچێت بەدەمیەوە بەڵام ینی ئەوروپا زمانی سەحید هەیە تۆ حەزەکەی هەرمەچۆ بەلای بەڵام ئەو پارەکەی خۆتی لێبڕە ئەمە واد لێ ئەەکە هەنێ جار وەکو تۆمۆحێکی خاتە بەردەستە کە بچی بەدەمیەوە لای ئێمە ئەو شتە نییە ئەو زمانی سەحیە نییە کە تۆ لە مەعاشەکە بەس بەڕێی من یعنی وامان لێ بکرا بمان کرا بە عادەت ساڵانە شتێک دانین بۆ جسمی خۆمان بۆ جەسەدی خۆمان ینی بۆی ئاگاداری خۆمان بیت ینی بەڕاستی دوایی ئیسفادی لەکەی تۆ زۆر لەوە زیاتر ینی بۆ نمونەر لە ئەوروپا کە تۆ ئەو پارە زۆرت لێ ئەبڕن سێکی لە نەخۆشێکی زۆر گەورەیە تعویزێکی زۆر باشترێنەوە کە لە کاتێکا تۆ لەوانەیە زۆر ئەو پارێت لە گەنجێتیا سەرف نەکردی بە خوانە خواستە بۆ نمونە تۆ گەیتە تەمەنێک تووشی حاڵەت خەڵکمانێت تووشی سەرەتان بووە پارێکی زۆری تێچووە لە ئەوروپا سێکی بە بەسیتی و بە ئیسراحەت بۆیان حل کردووە کە خۆی ئیمکانێتی نەبووە یاگەنیم کردای ڕەنگە مەسەن لە مەرحەلەیەکی ئاسان مەبەستم لە یەکشتە ینی تۆ ئەتوانیت لە ئێستا ئەگەر ساڵانە ساڵی جارێ دووجار چێکەپێکی خۆت بکەی متابعی خۆت بکەی لەو سەرەوە ئیسیفادەکەت زیاتر دەبێت بۆ مۆزوعەکە ینی تۆ پێشتر فریای خۆ کەوتوی زانیوت لەکوێ خەلەلەکەت هەیە لەکوێ کێشەت هەیە حەلی کێشەکەت کردووە ینی لێرە پارەی کەمە دیاوە بۆی لەوێ زەرەی زۆر گەورە نەکەیت مەبەستەکەی من لەسەر قسە کاک دکتۆر لە سەرەتای تەمەنی منداڵدا لە چ تەمەنێکا گرنگە پشکنینی بۆ بکرێت ینی یا زۆر جار ماوەکەی چەندێک بێت لە بیدایەت مەبەست لە یەکەم ساڵە یەکەم ساڵەوەی لە یەکەم ساڵ بتمان یەکەم هەفتە مانگی یەکەم مانگی دووهەم مانگی سێهەم لەگەڵ ئەمە یعنی بڵێن تەمەنی بوو بە 3 مانگ جا 6 مانگ 9 مانگ ساڵ ئەمانە بەتەنها مەبەستەکە لەوە نییە کە تۆ پشکنینی خوێن بکەیت یعنی تۆ کەژیتە بەردەمی دکتۆرێک لەبەر دکتۆر خبرەی خۆی هەیە لە مەوزوعەکەیە هەر بەو قیاساتانەی کە وەریەکدێ و لەوانەیە بە فەحسێکی سەریری قەرار بات کە تۆ بڵێ هیچ کێشەیەکی نییە بڕۆ بۆ ماڵە هیچ فەحسێکیش پێویست نییە من مناڵ هەیە لەم وان پێ ئەوای پێڵم بەڵام لەوانەیە هەر لەسەر ئەمەش قەرار بم کە چ پشکنیەکی خوێنم پێویستە بووی بە هەڵسەنگانی بۆ مناڵەکە بکەم دکتۆر گۆران محەممەد پزیشکی پسپۆری مناڵان سپاس بۆ دەرفەت و ڕوونکردنەوەیەکەوە ئێمە بەخشی سپاس دەکەین ماندوو نەوی دەست بەڵێ بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارم دانیان نورەدین و هاوکارانم لە پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین سوود و زانیارێکمان بێ و عزیز گەیاند بێ گردنمان ئازاکەن ئەگەر قسەیەکمان کرد بێ بەدڵیەوە نەبوو بێ هیوادارین ژینگەی کوردستان و تەندروستی هەموو لایەکیش پارێزرا و باش بێت تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.